بەڕێزان ئەو کاتتان باش خۆشحاڵین لە چالاکیێکی تر لە چالاکیەکانی ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. وەک دەزانن ئەکادیمیا لە سێ تەوەر کار دەکا کە هەم پەروەردە هەم ڕاهێنان هەم ڕاوێژکاری دەگرێتە خۆی. هەر جارەی هەوڵ دەدەین لە تەوەرێک لە تەوەرەکان لە بوارێک لە بوارەکان کەسێکی شایستە و شارەزا داوت بکەین بۆی قسە لەسەر بابەتێکی پێویست و بابەتێکی هەنووکەی بکات کە سوودمەند بن تێیدا، بە تایبەتیش لەو کاتێک کە ڕەنگە لە ئێستادا کۆمەڵێکی زۆر خەریکی ئەنجامدانی توێژینەوە بن. بۆ ئەم هەفتەیە بابەتی شیکردنەوەی داتای توێژینەوە هەڵدەبژێرین، چونکە چەند ڕێگایەکی جیاواز هەن بۆ شیکردنەوەی داتا بۆ مامەڵەکردن لەگەڵ داتا. بیرمان کردەوە شی بکرێتەوە، بەڵام زیاتر تەرکیز لەسەر ئەو ڕێگا ئاماری و ئیحسائی با بڵێن ستاتستیکسانە دەکرێت کە بەکاردەهێنرێن بۆ داتا. بۆیە بیرمان کردەوە کەسێکی پسپۆڕ و شارەزا لەو بوارە داوت بکەین تا شرۆڤەی ئەو بابەتە بکە، هەروە ئەو زانیاری کەلایەتی لەگەڵ ئێوە هاوبەشی پێ بکات. بۆ ئەمڕۆ بەڕێز مامۆستا هەژار تەڵعەت ئەبوبەکر بلباسمان داوت کردووە کە خۆی ماستەری هەیە لە بەشی ئامار لە زانکۆی لە ئەمریکا تەواوی کردووە و ئێستاش خوێندکار و قوتابی دکتۆرایە هەر لە پسپۆڕی ئامار، هەروەها بەڕێوەبەری جێبەجێکاری ئۆفیسی ستاتە کە ئەو لۆگۆیە دەبینن لەسەر شاشەکە کە کاروباری ڕاهێنان و ئامار دەکات بۆ توێژینەوەی زانستی. بەڕێز مامۆستا هەژار سیڤیەکی دەوڵەمەندی هەیە، هەرچەندە خۆی گەنجە، ئەگەر بیبینن دوایی بۆتان دەردەکەوێت کە گەنجە. بەکەلۆریۆسی لە زانکۆی سەلاحەدین تەواو کردووە و لە ساڵی 2007 بە دەرەجەی بە نمرەیەکی زۆر بەرز، هەروەها چەندین کۆرسی گوتۆتەوە، ماستەری وەکو گوتمان لە زانکۆی سنترال فلۆریدا لە ئەمریکا وەرگرتووە لە ساڵی 2014. دوای ئەوە گەڕاوەتەوە بۆ وڵات و دەستی کردوتەوە بە خزمەتکردن لە چەند زانکۆیەک. خۆی میلاکی زانکۆی سەلاحەدینە، لە زانکۆی تیشکی نێودەوڵەتی، زانکۆی نۆڵێژ، زانکۆی جیهان دەرسی گوتۆتەوە، بە تایبەتیش ئەو دەرسانەی بنەماکانی ئامار، هەروەها ئاماری تەطبیقی و ڕیگرێشن و SPSS و ئەکادمیک دیبیت ئەو بابەتانەی زۆر گوتۆتەوە. بەڕاستی خۆی دامەزرێنەر و بەڕێوەبەری ئۆفیسی ستاتە، نووسینگەی ستاتە بۆ شیکردنەوەی ئاماری و ڕاهێنان. ئێستاش قوتابی دکتۆرایە، تا ئێستا 12 توێژینەوەی بڵاو کراوەتەوە کە سەیانیان لە سکۆپەسە، یەکێکیان لە تۆمسن ڕۆیتەرە، هەروەها چەندین کتێبیشی نووسیوە. یەکێک لە کتێبەکانی من شایدی بۆ دەدەم کە کتێبێکی زۆر باشە بە زمانی ئینگلیزیش نووسراوە، Elementary of Statistics بە زمانی ئینگلیزیە کە وەکو منهەج لە هەندێک شوێن دەخوێنرا، من ئاگادارم بەڕاستی. هەروەها ئێستاش ئەندامی دەستەی نووسەرانە لە گۆڤارێکی نێودەوڵەتی بە ناوی International Research Journal of Science, Technology, Education and Management لە 2021 لە مانجی 8ەوە دەستی بەو کارە کردووە و ئێستاش بەردەوامە. مامۆستا هەژار جگەلەوەی ئەو سیڤە من خۆشم نزیکەوە کارمان لەگەڵ کردووە، کەسێکە حەز دەکا هاوکاری دەوروبەری بکە. بەڕاستی بۆیە کە ڕوومان لێناو داوامان کرد سمینارێکمان وێبینارێکمان بۆ پێشکەش بکە،
بە خۆشحاڵیەوە یەکسەر قبولی کرد هەرچەندە دەزانم مەشغولیشە تەڵەبەی دکتۆرایە و ڕەنگە هەندێک کاری تریشی هەوی لەبەرەوە زۆر سپاسی دەکەین بە ناوی میوانانی بەڕێزی ئەکادیمیای مێگامایند پلس. بەڕێزان چەند خاڵێکی بچووک بۆ ئەوەی وەکو دەڵێ ئەو سەعات و نیوەی کە هەمانە بە باشترین شێوە سوودی لە وەربگرن. تکایە ئەوانەی پێشتر فۆرمیان پڕ کردیە پێویست ناکە ناوی خۆی دووبارە بنووسەوە لە چات بۆکسەکە، تەرکیز بکەن لەسەر ئەوەی قسانەی کە دەیکە ئەو شاشەیە کە دێتە پێشت. دواتریش بەڕێزان ئەو سلایدانە بە ڕوخسەتی مامۆستا هەژار شێر دەکەین لەگەڵ بەڕێزان و جگەلەوە تۆمار دەکرێت ئەو وێبینارە بە هەمووی لە سەرەتاوە تاکو کۆتایی پرسیار و وەڵامەکانیش تۆمار دەکرێت دوای تەواوبوونی وێبینارەکە دوای لەگەڵ برادران توانیوە یان خۆیان تۆمار بکەن یان هەر کێشێک ئەوەی نەیتوانیوە هیچ کێشە نییە، دواتر لینکی فۆرمی تۆمارەکە دادەنینەوە لە کاتێکی پێویست، بەڵام دامان خست بوو بەڕاستی ئەوانەی کێشەی خۆ ناو نووسکردنیان هەبوو لەبەرەوەی دەبواە گروپەکان ڕێک بخەین نەدەکرا هەر گروپە دابنین و بەردەوامیش بێن نووسین بۆیە بۆ ماوەیەک ڕامان گرت، بەڵام دواتر ئێستا لینکەکە دادنینەوە دەیکەینەوە. بەنسبەت پرسیار و وەڵام ئێوەی بەڕێز حەقی پرسیارکردنتان هەیە بە سێ شێوە، بەڵام سەرەتا مامۆستا هەژار میوانی قسەکانی خۆی دەکات، دوای ئەوە پرسیارەکان دەست پێ دەکەین. ئەگەر هەر پرسیارێکت هاتە خەیاڵ دەتوانانی لای خۆت تۆماری بکەیت، دوای ئەوە هەندێک پرسیارەکان وەردەگرینیان دەتوانانی لە کۆتایی دەستت بەرزکەوە یاعازی دەست بەرزکردنەوە هەیە پرسیارەکان بە پێی توانە هەمووی ئاراستەی مامۆستا هەژار دەکەیت. ئەگەر هەر پێڕانە گەیشتین ڕەنگە دواتر ڕێگای ببینەوە بۆ ئەوەی گروپەکان هەر بە ئەکتیڤی بمێنەوە. خاڵی تر ئەوەیە ئەمە لەگەڵ مامۆستا هەژار و دوو برادری تریش بەڕاستی بەرنامەی ئەومان داناوە ڕەنگە هەندێک وێرکشۆپ بکەین بە تایبەتی چونکە مەسەلەی ئامار مەسەلەی شیکردنەوەی داتا ڕەنگە بە وێبینارێکی سەعات و نیوی دەتوانی هەر هەندێک سەرە قەڵەم بڵێ ناتوانێت بچێ ناو وردەکاری ئەو شتە، بۆیە ڕەنگە لەو زوانە بە بەرنامەیەکی تۆکمە بە شێوەیەکی ئۆنلاین یان بە شێوەی ڕوو بە ڕۆژ ڕەنگە بە پێی گروپی بچوک بچووک لەگەڵ مامۆستا هەژار بەرنامەمان هەیە کە هەندێک وەرکشۆپی تایبەت بکەینەوە بۆ گروپی بچووک یان بە ئۆنلاین یان بە ڕوو بە ڕوو، بەڵام ئەو کاتە بەشداربووان دەبێت لاپتۆپی خۆیان بێنن بۆی بە عملی لەسەر ئەو داتای خۆیان کارەکە بکەن. بۆیە هیوادارین ئەو وێبینارە ببێتە دەواازەیەک بۆ ئەوانەی کە زانیاریان کەمە و دەوڵەمەندکردنێک بۆ ئەوانەی کە پێشتر زانیاریان هەیە و چاوەڕێژ لە ئێوە دەکەین لەگەڵمان بەردەوام بن تا کۆتایی و ئەگەر کەسێک شتێکی ئیزافەشی هەبێ ئەمە پێمان خۆشە پێمان بڵێ و دەوڵەمەندی بکەین با بڵێن ئەو وێبینارە. مامۆستا هەژار من 10 دقیقە کاتم بردیە دەتوانین لە ئاخری بدەینەوە، بەڵام عادەتەن ئەمە 45 دقیقە لە بینی 40 بۆ 50 دقیقە دەدەینە ئەو قسەکەری سەرەکی، دوای ئەوە بۆ پرسیار و وەڵام دادنەی جەنابەت سەرپشک بە چەند کات دەبێت، بەڵام پێمان باشە کات بۆ پرسیار و وەڵامی مامۆستایانی بەڕێز و بەشدار بووان بمێنێتەوە. دووبارە زۆر سپاس بۆ ئامادەیت، زۆر سپاس کە لەگەڵمانی بفەرموو. ئێستا جەنابەت کۆهۆستیشی دەتوانی سلایدەکە شێر بکەیەوە بزان. زۆر سپاس دەستەکان خۆش بی کاکتۆر. کاکتۆر ئەگەرە من لەوانەیە کامێرەکەی دابخەم لەبەر ئینتەرنێتەکە ئامادەبووانەوە منیان دیت لە هەر کاتێک بینیتان بەڕێزان چەند گەنجە ئەوە بە سیڤەکەی هەڵمەخەڵ سیڤەکەی دەوڵەمەندە بەس خۆی گەنجە. خۆشەویستی کاکتۆر جان سپاس. دیاڵە فەرموو. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای گەورە میهرەبان. سەرەتا زۆر دەستخۆشی لە زۆر بەڕێز دکتۆر ئیمداد دەکەم کە منی بانگێش کرد بۆ ئەم سمینارە. بەڕاستی سپاس بۆ خوای گەورە. من خۆم بە خۆشحاڵ دەزانم کە ئەمڕۆ ئەم سمینارە پێشکەش بکەم و زۆر سپاسی ئەکادیمیای مێگا مایند پلاس دەکەم کە بەڕاستیەوە نزیکەی 2 ساڵەوەی لە نزیکەوە ئەمە بەیەکەوە کار دەکەین. خزمەتێکی زۆری چینی توێژەران و مامۆستایانی کراوە بە تایبەتی مامۆستایانی زانکۆ. من حەزەکەم بەڕاستی ئەو ئەکادیمیە سەدان ئەکادیمیای دیکەمان هەبی ئەو هەلا
لێتان ناشارمەستە من لەگەر هەندێک لە وڵاتانی چواردەوری خۆمانیشەکەم هەر زانکۆیەک و چەندین ئەکادیمیای هەیە هەر چەند گرۆپێک و ئەکادیمیایەک یان سنتەرێکیان هەیە بەڕێوە دەبن و خزمەت دەکەن و من لێتان ناشارمەوە ئیسفادەی زۆرمان کردووە لە ئەکادیمیای مێگاماین پڵاس و بە هاوبەشی چەندین کارێکمان کردووە وەک دکتۆر ئیمداد باس کرد نامێ زیاتر ئەو قسانە بکەم لەبەرەوەی کاتی سمینارەکە لیمیت کراوە محدود کراوە لەوانەیە ئەو بابەتەی من ئەوڕۆ باسی دەکەم هەندێک لە تۆپیکەکانی بۆ ئێوە زۆر ئاسانبی و هەندێکیشی زۆر زەحمەت بێت هەوڵیشمدا سلایدەکان کەم بکەمەوە تاوەکو لە چل خولەک کۆتایی پێبینم سەرەتا بۆی دەست پێ دەکەین کارل پێرسن قسەشی جوانی هەیە و یەک لە ئامارناسەکانە دەرێ ئامار زمانی علومەکانە زمانی زانستەکانە هەر ئەوەش وای کردیە زۆربەی زۆربی ئەو زانستانەی کە لە چواردەوری خۆمان هەیە لە بایۆلۆجی بایۆمێدیسین زمانەکان مێژوو هەندەسا ئابووری هەمووی دێتەوە لای ستاتیستیکس و لای ئامارناسێک و پێویستی پێدەبی تاوەکو پرۆسەکەی پێ بڵێت یان چۆن شیکردنەوەی دەیتاکانی لە بۆ بکات بێگومان زۆر شێوازی پرۆسەی شیکردنەوەی دەیتای ئاماری هەیە یان داتای توێژینەوە هەیە بەڵام ئەوەی ئەمن فۆلۆیم کردێت چەند ساڵە و ئیشم لەسەری کردووە لە 5 یا 4 یا 6 هەنگاو خۆی دەگرێتەوە سەرەتا تۆ هەر توێژینەوەیەک بکەیت هەر توێژینەوەیەک لە هەر بابەتێکی بێت دەبێت یا کێشەیەک دەبێت یا دیاردەیەک دەبێت واتە سەرەتا بەبێ کێشە یا بەبێ دیاردا تۆ ئاسان نییە دەست بە توێژینەوەیەک بکەیت ئەو توێژینەوەی کە دەیکەیت دەتەوێت لە کێشەیەک یا لە دیاردەیەک لە ناو دیاردەی کۆمەڵگە بکۆڵیتەوە کەواتە ئەو خاڵە زۆر گرنگە کە ئەمە ئاماژەی پێ بکەین لێرە پاش ئەوەی کە کێشەکەمان هەبوو پێویستمان بە کۆکردنەوەی داتاکانە بە کۆکردنەوەی زانیاریەکانە کەەوە یەک لە پرۆسە گرانەکانە لە زۆربەی کۆمەلگاکانی ئێمە بەڵێن شەرق ئەوسەط و ئەوانە بۆ کۆڵێکتی دەیتا زەحمەتە لە بۆ ئێمە یەک لە کێشەکانی بەنکی دەیتامان نییە ئێستا تۆ بڕۆ هەر فەرمانگەیەک هەر نەخۆشخانەیەک هەر کۆمپانیایەک داوای دەیتایەک بکە لە بابەتێکی دیاریکرا و سپێسیفیک نیتیان لەوانەیە چەند دەیتایەکی کەمیان هەبێ بەڵام ئەوان هەیتیان کەڤەری ئەو تایتڵە تو ناکاتن ئەو ئیشەی تو یعنی ناپێچێتن کەواتە تۆ ناچار دەبی بەخۆت بێ دەیتا کۆڵەکشن بکەیت ئەوە ژوای کردیە پرۆسی توێژینەوە لە عێراق و لە میدڵ ئێستا بە زەحمەت بڕواتن و بگرە مەسەلا هەرێمی کوردستانژە تو هیچ بەنکێکی دەیتات نییە هیچ شوێنێک نییە ئەو دەیتا کۆڵەکشنانت بۆ بکە ڕاست ئێستەمە دەستەی ئامار و بەڕێبەتی ئامارمان هەیە بەڵام ئەوانیش دەیتاکانیان بۆ خۆیان بەکەڵک بێ لەگەڵ ڕێزم ئەمە زۆر چوومە سەردانکردنیە ینی دەیتایەک نییە تو یەکسەر وەک توێژەرێک بیت و کاری لەسەر زۆر کەم و کوڕی تێدا پاشی کۆکردنەوەی ئۆرگەنایز یعنی یەک لە خاڵە گرنگەکان چۆن ئەو دەیتانەی خۆت ڕێک دەخێت دوایی لە سلایدەکان باسی دەکەم یعنی یەک لە هاردست یعنی لە قڕستترین پرۆسەکانی توێژینەوەیە چۆن ئەو دەیتای لە ژێر دەستتدایە ڕێکی دەخێت اینجا ئەنەلایز دێتن اینجا ڕیزەڵ دێتن من لەو پێنج هەنگاوی دامناوە لەوانێت تۆ بیکی دەشەش یەکێکی تر بیکاتە هەش یەک کەمتری بکاتەوە ئەوە نۆرماڵ سەرەتا چۆن کێشەیەک دیاری دەکەین یان چۆن تایتڵێک دەنووسین لە زۆربەی سمینارەکان باس کراوە بەس من بە کورتی ڕیڤیۆک دەکەم ئەگەر من ئێگزامپڵێک بێنمەوە بڵێم دیڤۆرس تەلاق ئەوە نابێتە تایتڵەشتەوە بەڵام کێشەیە وەکو کێشە من ئەوە کێشەیەکم هەیە بەڵام ئەوە تۆپیکێک یا تایتڵێکی تەواو نییە کە هەموو خوێنەرێک بزانی تۆ چی دەکەیت ئەگەر بڵێم کێشەکانی تەلاق جیابوونەوە reasons for divorce باشتر بوو لە یەکەم بەڵام هێشتا نەبوویتە تایتڵێکی گونجاو کاتە چۆن بەرەو پێشتری دەبێت ئەگە بڵێن شیکردنەوەکی ئاماری بۆ دیاریکردنی زۆر بەهێزترین کێشەکان یان کاریگەرترین کێشەکانی تەلاق باشترە لە یەکەم و دووە ئەمجارە چیمان کردیا کۆمپارێزنیشمان کردە لە نێوان پیا و ئافرەتە چکۆ من خۆم ئەو توێژینەوەم کردیا ڕەئی پیا و زۆر جیاوازە لە دیڤۆرسە لەگەڵ ڕەئی ئافرەتە دوایی لە سلایدەکانی پێتان نیشان دەدەم و ئەو توێژینەوەی کە کردیشم هەموو ئەو کەسانی وەرم گرت
ئافرەتی تەلاق دراوە یا پیاوە ئافرەتەکەی خۆی تەلاق داوە، ینی کەسێکی ئاسایی نییە، چونکە ئەوەش گرنگە تۆ ئیش لەگەڵ چێ دەکەی لە دیتا کۆلەکشنە. ئەمجار ئەگەر زۆر لمیتی بکەم و سپسیفیک بکەم دەڵێم لە شاری هەولێر. ئێستا بڵێم کوردستان دەبێت لە کاتی دیتا کۆلەکشنە ئەمن بیر بکەمەوە لە شارەکانی دیکەش چۆن سامپڵ وەردەگرم. ئەگەر گوتم بەس هەولێر ئەوە هەولێر دیارە، ئۆکەی. ئەگە بڵێن ئەربل سیتی یعنی دیارە، هەولێر و دەوروبەری دیارە، ینی دەبێت ئەمن تایتڵەکەم زۆر ڕوونبی. ئێستا کە تایتڵە تەواوم هەیە شیکردنەوەی ئاماری بۆ دیاریکردنی بەهێزترین کێشەکانی جیاببوونەوە لە نێوان پیا و ئافرەتە لە شاری هەولێر. ئێستا تایتڵەکەم هەیە هەموو خوێنەرێک هەموو کەسێک کە لە داهاتوو ئەو توێژینەوەی من بخوێنتەوە ئەزانین تایتڵەکە گونجاوە. پرۆسەی کۆکردنەوەیدا ئەوە قورسەکەیە کە لە لای من گرانبەهاترین پرۆسەیە، پڕبایەخترین پرۆسەیە لە توێژینەوە، چونکە هەر هەڵەیەک لێرە ریزەڵتت هەڵی دەکەوتنایە، هەر چاچێک و باشیەک لێرە ریزەڵتت چاکتر و باشتر دەبێت. سەرەتا من دەبێت پاپوڵەیشنەکەم دیاری بکەم، یعنی دەبێت ئەو کۆمەڵگایە لە پێشم ڕوون و ئاشکرا بێ، نابێ بزر بێ، ئەبێت پاپوڵەیشن زۆر ڕوون بێت کە من ئەو توێژینەوە ئەنجام دەدەم. ژینە زەحمەتیم بۆ دروست دەبێت لەکوێ؟ لە دیاریکردنی سامپڵە. ینی لە ناو کۆمەڵگا چ بژاردەیەک هەڵدەبژێرم قورسیم دەکەوتە پێشی ئەگەر کۆمەڵگان بزر بێت. یەک لە گرنگترین یا بەهێزترین ئامارناسەکان فۆرمولە چی بەکارهێنایە؟ ناوی کۆکرانە. ئەو فۆرمولە دوایی تۆزێک باسی دەکەین چۆن بەکاری دێنی ئەگەر تۆ بتەوێت بژاردەی لێوەرگری، سامپڵ سایزێکی گونجاو سویتەبڵ وەربگری لە بۆ توێژینەوەکە. اینجا دوای ئەو دەبێت بزانم چ زۆرە سامپڵێک بەکاردێت. پاشی سامپڵ ئایا من چ سۆرسێکی دەیتام هەیە؟ دوو سۆرسمان هەیە باسیەکەین. چ مێثۆدێک باشترین مێثۆدە؟ وەکو توێژەرێک ئەبێ بڕیار بدەم کام مێثۆد باشترینە تاوەکو کۆڵێکتی سامپڵەکەی یان دەیتاکەی پێ بکەم. ئەگەر پێویستم بە کوێسچنەری فۆرم هەبی، فۆرمی ڕاپرسی ئەبێ بزانم چۆن دروستیەکەم. پایلۆت تێست ئۆ پری تێست ئەوە یەک لە هەرە گرنگترین تێستەکانە کە زۆربەی توێژەرانی ئێمە تاوەکو ئێستا فەرامۆشیان کرد. فەرامۆشکردنی ئەو ستێپە کە ستێپی هەفتەمە لەو سڵایدەی وا دەکات دەیتایەکی گونجاوت نێتە ژێردەست، ئەو دەیتایان نەگونجاوە وا دەکات ئەنەڵایزەکەت کەم و کوڕی بکەوتە ناو ریزەڵتەکانت، ئەو ریزەڵتە نەبێت کە ئەتوو بە دوایدا دەکات. کۆکران فۆرموڵە چییە؟ پێش بچینە کۆکران دەڵێ چۆن تۆ دەتوانی سامپڵ وەربگری. سامپڵ سایز یەک لە ڕێگەکانی یان یەک ئەوەی دەتوانی ئەتوو پەیپەری پێشتر بخوێنیتەوە. دوایی باز دەکەم بۆچی پێویستە بۆچی پێویستە ئەمە پەیپەرێکی تر بخوێنینەوە کە ڕیلیت بی نزیک بی لە پەیپەری خۆمان. ئەوە تەنها بۆوەیە پرۆپۆرشنمان بۆ دیاری، پرۆپۆرشنی سامپڵ سایز. ئۆکەی، دوایی لە سلایدی تر باسی دەکەین پرۆپۆرشنەکە چییە. یانیش ئەبێ ستەتیستیکس ئیش لەگەڵ یەک لە ستەتیستیشیان. سامپڵ سایز دەبێت گزارش لە تەواوی ئیشەکەت بکە و نابێت تەحەیوزیشی تێدا بێت، نابێت تەحەیوزی تێدا بێت لە بۆ ئەو پاپوڵێشنێکیش لەسەر دەکەیت. سامپڵ سایز ئەگەر زۆر بێت باش نییە و ئەگەر کەمیش بێت باش نییە. ئەگەر زۆر بێت تایمت زۆرتر دەوێت و کۆستت زیاتر دەبێتن، ئەوە زەرەرێکت بە خۆت داوە کە پێویست نەبووە. من ڕۆژانە تلیفۆنمان بۆ دەکرێت چۆن سامپڵ سایز هەڵبژێری. و ئەگەر کەمیش بێت کەواتە ڕیپریزنت و گزارش لەو کۆمەڵگایی ناکە کە ئەتوو ئیشی لەسەر دەکەیت. بۆیە تۆ دەبێت سامپڵ سایزێک هەڵبژێریت زۆر گونجاو بێت، زۆر تەواو کەڤەری ئەو ئیشە دەکات کە ئەتوو دەتەوێت بیکەیت. بۆ نمونە ئەمە نمونەیە کە لە یوکەی کرایە لەسەر سمارتفۆن. لێرە تەنها دەمێت پرۆپۆرشن و یەک دووشت دیاری بکەم. ئێستا ئەمە زانیمان پاپوڵەیشنەکەی ما ئیشەکەی ئێمەیان تایتڵەکەی ئێمە لەسەر ئەو کەسانەیە، ئەو گەنجانەیە کە سمارتفۆن بەکاردێت، ئەوانەی سمارتفۆنیان هەیە. ئەمە واماندانایە لێرە لەو 100 کەسەی کە هەیتمان، لەو 100 کەسەی کە وەک پاپوڵەیشن 59 کەس لەوانە سمارتفۆنیان هەیە. واتە لەو کۆمەڵگای هەیتمان، ئۆکەی،
59 کەسی سمارتفۆنیان هەیە کەواتە کاتێک تۆ ئیشەکەی لێرانە نابێ بڵێ پاپڵیشنم 100 پاپڵیشن ئەتو کۆمەلگاکەت 100 بەڵام لێرە 59 سمارتفۆنیان هەیە ئەگەر تو ئیش لەسەر سمارتفۆن بکەیت قسە لەسەر ئەو 59 دەکەیت چونکە باقی تر سمارتفۆنی نییە بە بۆچی ئیشی لەسەر بکەیت ئەوە وا دەکاتن زۆربەی توێژەرانمان هەتا ئێستا دەرێ دانیشتوانی هەولێر 1,200,000 1,300,000 باشە بەڕێزم 1,200,000 1,300,000 ڕاست دەکەیت بەڵام ئەو تایتڵی ئەتو ئیشی لەسەر دەکەی تەمەشاکە پرۆپۆرشنەکە چەندە چەند کەس پەیوەستە بەو کارەی تو ئەوە دەبتە پاپۆڵیشنی تو ئەوە دەبتە پرۆپۆرشنی تو نەکە تو بڵێ دایم هەولێر 1200 کەسێت تو زۆر ئیش دەکەی منداڵەکان هەر پەیوەندی بە تووەندە تو ئیش لەسەر ئەدەڵتی دەکەی یان لەسەر تینەیجەر دەکەی یا لە سەروی 35 ساڵ دەکەی یا ئەمنیش لەسەر دیڤۆرس دەکەم بەس پێویستم بۆ عائیلانەیە کە دیڤۆرس بوونە یانیش خێزاندارن من بۆ بچم هەموو کۆمەلگاوەکە هەموو کۆمەلگا نابێتە پاپۆڵیشنی من ئۆکەی بۆیە لێرە پرۆپۆرشن زۆر زۆر گرنگە ئەمە فۆکس بخەینە سەری ئەگەر پاپۆڵیشن ماسەد بێت 59 سمارتفۆنی هەبێت پرۆپۆرشنەکەمان دەبتە 59 لە 100 ئەو ئێگزامپڵەمان بە بچووکی باس کردیە شتێکی ترمان هەیە ئەنسێرتنتی ئەمە زۆر زۆر مهمە ئەنسێرتنتی واتە ناڕوونی لە سامپڵ سایزدا کەم بکەینەوە حتا پێمان دەکرێت ئەنسێرتنتی کەم بکەینەوە ئەویش بە یارمەتی چ دەبی بە یارمەتی مارجن ئێرار دەبیتە دوایی لە ناو فۆرموڵەکە پێتان دەڵێ مارجن ئێرار کامیانە چەندی کەمی بکەینەوە باشترە لە چ کاتێک کەم دەبێتەوە مارجن ئێرار ئەنسێرتنتی ئەگەر مارجن ئێرارت بچووک بێت هەرچەندی لێرە دەستەواژەکەی هەرچەند مارجن ئێرار کەم بکەمەوە ئەبێ سامپڵ سایز زیاد مارجن ئێرار کەمتر بکەمەوە دەبێت سامپڵ سایز زیاتر بکەم ئێستا لەو ئێگزامپڵی کە لە UK کرایە کۆنفیدنس ئینتەرڤەڵمان هەیە لێرە کۆنفیدنس لەوانە زۆر کەس بڵێ گرنگ نییە بەڵێ گرنگە لەو پاپۆڵیشنەی کە 100 کەس بوو 59 سمارتفۆنی هەبوو دەبێت لەوەڕیان لە نێوان 49.36 بێت و ئەپەڕشی لە نێوان 68.64 واتە ئەو پرۆپۆرشنەکە 159 دەکەوێتە نێوان ئەو دوو لمتە دەکەوێتە نێوان ئەو دوو لمتە پرۆپۆرشن بگۆڕە ئەو کۆنفیدنسە دەگۆڕێتن مارژن ئێرار بگۆڕە ئەو کۆنفیدنسە دەگۆڕێت ئێستا کە دین باسی فۆرموڵەی کۆکران دەکەین ئەو فۆرموڵەی سەرەوە دەتوانین ناوی بڵێم ئەلیمنتریەکەیە سەرەتایە دانرا ئەوە کە سەرەتا دانرا باسی پاپۆڵیشن ناکات تەنها پرۆپۆرشنی تێدایە عکسی پرۆپۆرشن و مارجن ئێراری تێدایە بەڵام لە دوای ئەو دانیێکی تر دۆزرایەوە ئەوکەی کە هەر کۆکرانە لێرانە باسی چ دەکا باسی پاپۆڵیشنیش دەکا ئەوە پاپۆڵیشنەکەیە ئەوانە لە یاسای یەکەم دەردەچیتن بابزانین ئەو ئایتمانی ناو ئێرە چییە زیڤاڵ وەکمان هەیە ئەگەر زیڤاڵ و 95 لە 100 مادانە ئەو کاتە زیەکەمان دەبتە 1.96 95 کۆنفیدنس ئینتەرڤەڵمان هەبی 1.96 زیڤاڵوەکەی دەبی ئەوە لە هەموو کتابەکانی ئامار لە کۆتایی زیڤاڵوەکانی تێدایە ئەلێرانە واتە ئەو سامپڵەی ئەمە وەری دەگرین ئەگە بگەڕێنەوە سەر یوکەیەکەی کە 59 لە 100 نەفەرەکەی سمارتفۆنیان هەبوو 95 ئەمە لێرە دامانەیە دەکەوتە نێوان ئەو کۆنفیدنس ئینتەرڤەڵی 95 زیاتر لەو بەحسانە بەکاردێتن کە بەحسەکی ئیدوکیشن و سایکۆلۆژی و ئەوانەیە زیاتر لە بۆ مدیسن ناچێت ئەگەر لە بۆ مدیسن بچیت ئەمە ئەو کۆنفیدنس ئینتەرڤەڵی گەورەتر دەکەینە 99 لە 100 واتە ئێرەڕی کەمتر دەکەینەوە پرۆپۆرشن ئەو پرۆپۆرشنەی باسمان کرد ئێستا لێرە پی بە 0.5 دامان چۆن پرۆپۆرشن دادەنەی ئەوەی میثالەکەی پێشوو باسمان کرد یان ئەوەیە ئەتو لە ناو پاپۆلیشن لە ناو کۆمەلگات دەزانی پرۆپۆرشنت چەندە لە سەدا چەندی مەسەن سمارتفۆنی هەیە لە سەدا چەندی ئەگەر لەسەر تەلاق ئیش دەکەی تەلاق دراوە کەسی تەلاق دراوە ئەگەر هاتوو نەتزانی ڕێگەکی دیکە ئەوەیە دەچی توێژینەوەی تر دەخوێنیەوە لە ناو توێژینەوەی تر لەوانەیە تۆ تەخمین بکەی بە نزیکی پرۆپۆرشن بدۆزیتەوە ئەگەر هەر نەشت زانی زۆربەی ئامارناسەکان دەڵێ 0.5 دان واتە لە 150 وا دابنێ ئەو کۆمەلگایە ئەو کێشەی تو یا ئەو دیاردەی توی هەیە
نە لۆ ئەو لای بچی نە لۆ لاکەی تر بچی 50%. کیوەکە چیە؟ 1 - proportionە ئی مارژن ئێرە. ئەگەر 5% دابنین ئۆکەی کە لە زۆربەی توێژینەوە ئیدوکیشن ئەوانە 5% دادنێ ئەوە ئەنجامەکە دەدات. ئەگەر بکەینە 2% لێرانە ئەنسێرتنیتی کەمتر دەبیتەوە. بەڵام گوتمان هەرچەندە مارژن ئێرەر بچووک بکەینەوە number of sample size دەبێت زیاتر بێت. وا دابنین population size-ەکەمان دانیشتوانەکەی ئەو کۆمەڵگەی ئیشی ئێمە لەسەر دەکەین 1000 کەسە لێرە لەم نمونێ. ئەگەر هاتوو کۆمەڵگامان 1000 بێت، مارژن ئێرەرمان 5% بێت، پرۆپۆرشنیشمان نیوە بێ، نیوەی کۆمەڵگاکەمێ بێت، confidence intervalشمان 95% بێت، ئەو کاتە sample size-ەکەی ئێمە 278 دەبێت. 278 دەبێت. ئەگەر هاتوو ئێمە نەمانتوانی ئەو کاڵکوڵیشنە بەدەست بکەین، بە سەدان لینکێ لە گوگڵە دەتوانی لە سێرچ بکەیت، بۆمە یەک لە لینکەکانە confidence level دادنەی، مارژن ئێرەر دادنەی، population size دادنەی، proportion دادنەی، یەکسەر بە یەک کاڵکوڵیشن بە یەک کلیک لەسەری ئەنجامەکە دەداتێت کە هەمان ئەنجام وەکو دەست شیکاری دەکەیت. ئەو بە کورتی باسی sample sizeمان کرد. ڕاستی ئەوە یەک سمیناری بەتەنێ دەوێت کە sample sizeمان زانیمان چەند کەس لەناو ئەو کۆمەڵگایە بەشداری پێ دەکەین، دەبێت بین بیر لە سامپلینگ بکەینەوە. چ جۆرە سامپلینگێکمان هەیە؟ دوو جۆر سامپلینگمان هەیە، یەکیان ڕەندەمە، یەکیان ناڕەندەمە. هەڕەمەچی ئەوەیان، هەڕەمەچیەکە لەناو هەڕەمەچیەکە لێرە چی دەڵێ؟ دەرێ هەر یەک لەناو تاکەکانی کۆمەڵگا کە تو دەتوێت بیکەیتە بژاردەی خۆت هەمان چانسیان هەیە هەڵبژێردرێت. هەمان چانسیان هەیە هەڵبژێردرێت. لێرانە چەند جۆرێکی سامپلینگمان هەیە، سمپل، ستراتیفای، سیستیماتیک، کلاستەر. بەڵام ئەوەی گرنگە لێرە باسی وشەی ڕەندەم دەکە، هەڕەمەچی، نەک وشەکەی لە ئینگلیزی ئاربیتریتی، ئەوە یعنی هاکەزایی نییە، یعنی ڕەندەمڵیە. ڕەندەمڵی زۆر گرنگە ئەمە بیزانین. ئەو جۆرانە باز ناکەین لێرە لەبەرەوەی تایمەکە کەڤەر بکەین، بەڵام هەمووی ئاسانە. نان ڕەندەم سامپلینگ ئەو نان پرۆبابلیتی سامپل. لە نان پرۆبابلیتیە لێرانە هەر تاچێک لە ناو کۆمەڵگا هەمان چانسی نییە هەڵبژێردرێت. هەمان چانسی نییە هەڵبژێردرێت. کەواتە لێرانە تۆ وەکو توێژەرێک ئەبێ بڕیار بدەیت کام جۆر لە کەسەکانی ناو کۆمەڵگا کامیان دەبێتە بژاردەکەی تو. 4 جۆری سەرەکیمان هەیە. ئەگەر باز لە یەک لەوانە بکەین، بۆ منە جەجمنت سامپلینگ هەر بە ناوەکەی دیارە. لێرە توێژەر بڕیار دەدات چێ بێتە ناو سامپڵەکەی ئەو. بۆ منە ئێمە زۆر جار باسی یاری دەکەین. بۆ منە ئەگەر ڕاهێنەرێکی تۆپی پێ 21 یاریزان هەڵبژێرێت، ئەو 21 یاریزانەی هەڵی دەبژێری ئەو لەسەر چەند تایبەتمەندیەک پرۆپێرتیەک هەڵی دەبژێری، لەسەر مەهاڕەیان، لەسەر درێژی باڵایان، لەسەر جم و جۆڵیان، لەسەر ئەو هێزەی تیاندایە، لەسەر تەمەنیان. لێرانە ئەو ڕاهێنەرە ڕێگەی پێدرایە 21 یاریزان هەڵبژێری، بەڵام ئەو وەکو ڕاهێنەرە، بەڵام لێرە توێژەرەکەی ئێمەیە. وەکو ڕاهێنەرێک یا وەک توێژەرێک بڕیار دەدات و دڵنیاشە لی ئەو 21 یاریزانی هەڵدەبژێری، گزارش لە تەواوی کۆمەڵگاکەی وی دەکات. ئەو لە داهاتووە بەرپرسە لەوەی ئەو سامپڵی هەڵبژاردێ سامپڵێکی گونجاو بە یان گونجاو نەبووە. کەواتە لێرانە هەڕەمەچی نییە. لەو 4 جۆرەیان هەڕەمەچیەت نییە. بۆ مەگە باسی دانێشت لەوانە بکەین سنۆبۆڵ بکەین. سنۆبۆڵ دەرێ لەو کاتانە بەکاردێت کە کۆمەڵگاکەت زۆر بزرە، ئاسان نییە بیان دۆزیتەوە، یانیش زۆر کەمە. بۆ ئەگە باسی کەسی بێماڵ بکەی، هۆملێسەکان باز بکەی، ئاسان نییە بیدۆزیەوە. بەڵام کاتێک کەسێکیانت دۆزیەوە بە قسەکردن لەگەڵ ئەو دوانسیان لە برادەرەکانی خۆی پێ دەڵێ، ئەو دوانسیانەش دووسەیەکی تریشت پێ دەڵێ. بەم شێوە دەتوانانی ئیکسپاند و فراوانی سامپڵەکەت بکەیت. ئەمە ناوێکی تریشیە کە ناوی نێتوۆرکینگە، یان ئەوانەی تووشی مخەدەر بوونە، دراگ ئەدیکت بوونە،
ئەگەر دانێکیان بدۆزیەوە لە ڕێوی دوو کەسی تر سێتر دەدۆزیەوە لە ڕێوان چەند کەسێک دەدۆزیەوە کەواتە لێرە هەڕەمەشێت نییە وەکو ئەو جۆری یەکەم باس کە سامپڵشمان زانی ئێستا دەمانەیە بزانین دەیتا چییە ئەوەی لێرە گرنگە لە بۆ من دەڵێ داتا کە بە زمانە کوردیەکەی دەیتا بە ئینگلیزیە دەڵێ is a universal is a global language یعنی زمانێکی جیهانیە ڕێگە بە توێژەران بە زانستخوازان دەدات کە بەیەکەوە ئیش بکەن لەلای ئەو گرنگ نییە ئەوانە لەکوێ دەژین چۆن دەژین بەڵام گرنگە کە ئەوانە بێکەوە ئیشەکەن و لە کێشەیەک دەکۆمەوە هەر لەبەروەشە ناوی لێندرایە زمانێکی جیهانی زمانێکی جیهانی یعنی دەیتا ڕقم دەتوانی قسە بکە ئێستا ڕقم لەکنە من دای بنێم ڕقم یەک بنووسم من تێی دەگەم یابانیەک تێی دەگاتن ئەمریکیەک تێی دەگا ئەوڕۆپیەک تێی دەگا وەکو ئەوەی نییە لانگویجێک شتێک یانیش سایکۆلۆژیەکەوە بی زمانێکی تایبەتی خۆی بی نەخێر دەیتا هەموو کەس تێی دەگاتن ئاسانە و بەیەکەوەش ئیش دەکەن هەر لەبەروەشە لێرە بگوتیمانە ئەگەر هاتوو دەیتا خراپ بوو دەیتات خراپ بوو ئەکید بە ڕیزڵتت خراپ دەبێت ڕیزڵتت خراپ بی ئەکید دسکەشنت ناتەواو دەبێت دسکەشنت ناتەواو بی تەکید بە کۆنکلۆژنت ناتەواو دەبێت کەواتە دەیتا زۆر زۆر میمە کۆڵەکەی زۆر زۆر گرنگە لێرە وەکو ئەمریکی دەرێ گاربجز گاربج زبڵ زبڵە کات دەبێت لێرە زۆر زۆر زیرەک بینەمە دەیتایەکی زۆر ڕێک زۆر گونجاو زۆر دروست کۆ بکەینەوە لێرە هەڕەمەکمان هەیە ئەگەر بڵین سەد دەیتایە ئۆکەی سەد داتایەکە ئەگەر بڵین 100 مایلز ئەو دەیتایە دەبێتە ئینفۆ دەبێتە ئینفۆرمەیشن بەڵام هێشتا نەگەیشتە نۆڵج چۆن دەبێتە نۆڵج لە کاتێک بڵین 100 miles is quite far distance 100 مایل ماوەچی تەواوە دوورە ئۆکەی بەڵام هێشتا نەبوویتە ژیری نەبوویتە ویزدەم چۆن دەبیتێ ئەگەر بڵین زۆر زۆر زەحمەتە 100 مایل بەپێ وەکو بەپێ ڕاپێ یا بەپێ بڕۆی کەسێک بەڵام بۆ سیارە و ئەوانە ئاسانە لێرە دەبێتە زیرەکی ئەوەش پرۆسەکە لە دەیتاوە چۆن دەگەین بە ژیری تایپەکانی ئەو تایپانە بۆ توێژەر گرنگە کە دەیتایەکی هەبی بزانی لە جۆری کەتەگۆریە واتە چۆنیە یا لە جۆری نیومریکە واتە چەندیە کەتەگۆریەکان دوو جۆرمان هەیە یا نۆمینەڵە کە ڕیزبەندی تێدا نیە وەکو ڕەگەز کوڕ و کچ یا وەکو ئارەزووی خواردن لەوانەیە وڵاتی ئێمە بڵین برنج یەکەمە لە یابان بڕۆ دەڵێ سوشی یەکەمە بڕۆ ئەمریکا ئەوانە پیزا لە کنەوان ڕقەمیەکە کەواتە لێرە یا ڕەنگی چاو یا ڕەنگی سیارە ئەوانە نۆمینەڵن هەر کەتەگۆریە چترمان هەیە پێی دەڵێن ئۆردینال ئۆردینال چیە لێرە ڕیزبەندی تێدا ڕیز دەکرێت وەکو ئاستەکانی خوێندن سەرەتایی ناوەندی ئامادەی زانکۆ تا بگرە زیاد لە نیومرک دوو جۆرمان هەیە دەیتای چەندی ژمارەیی یا دسکریتە متەقەطعە یانیش کنتینیوەسە مستەمڕە دسکریت واتە ژمارەی تەواو بۆ نمونە تەمەنمان ئێمە لە تەمەنە پۆینتمان نییە ناڵێن 23 ساڵ پۆینت دوومان نەخێر دەڵێن 23 ساڵ ناڵێن ژمارە ئەندامانی خێزانی ئەو ماڵە 7.3 نەخێر یا هەفتە یا هەشتا تەواو یانیش کنتینیوەسمان هەیە وەکو درێژی باڵا کێش بگرێتە کۆتای سۆرس لەکوێ ئێمە دەیتا کۆ بکەینەوە دوو جۆر سۆرسمان هەیە یەکیان پرایمەری سۆرس دەیتایە ئۆکەی ئەوە خۆت کۆی دەکەیت تۆ وەکو توێژەرێک هەڵدەستیت بە کۆکردنەوەی داتا بۆ یەکەم جار لە ڕێگەی دروستکردنی فۆرمی ڕاپرسی واتە پێشتر ئەو دەیتایە نەبووە یان هەیە بە کەڵکی توونایە کەم و کوڕی تێدایە ڤێریەبڵی کەمە یان هۆکارەکانی تەواو نەکۆڵیتەوە لە ناوی تۆ ناچار دەبی فۆرمێکی ڕاپرسی دروست بکەی و خۆت ببیتە خاوەنی ئەو دەیتایە کە پێی دەوترێت پرایمەری سۆرس دەیتا یان سێکەندەری سۆرسمان هەیە یا تاریخی یا مێژووی پێ دەڵێن لێرانە لە سێکەندەری کەسێکی تر پێشی تۆ ئەو دەیتایە کۆ کردەوە ئەتوو بە پێرمشینیوی بە ڕەزامەندیوی دەتوانی دووبارە بەکاربێنەوە ئەو جۆرە دەیتانە لەکوێ پەیدا دەبی ئەوانە لە کتێبی زانستی لە پەیپەرێکی زانستی لە بەحسێکی زانستی لە سایتێکی زانستی لە گوگڵە
یا لە هەر بەڕێوەبەرایەتیەک لە هەر کۆمپانیایە کە ڕێگە پێدراوێ دەتوانێت سێکەندری سۆرس دەیتا وەربگریت. مێثۆدە ڕێگاکان ئەگەر من بە تایبەتی فۆرمی ڕاپرسیم هەبی چۆن چ مێثۆدێک بەکاربێنم تاوەکو دیتا کۆڵەکشن پێ بکەم فیس تو فیس ئۆنلاین فۆن میل ئەند سۆ ئۆن. لێرە زۆر جار ئێمە ڕیکۆمەند دەکەین تۆ دوانیان بێکەوە بەکاربینە میکسد مۆدی پێدەوترێت دوو لەوانە بۆ نمونە ئۆنلاین فیس تو فیس بێکەوە بەکاربینە بۆ تایمت دۆ دەجێڕتەوە زیاتر پارتیسپین وەردەگری لە ماوەیەکی زۆر کورتە بگرە کۆستیشت دۆ دەجێڕتەوە زۆر جار. پرسیار دەکرێت کامیان باشترینە. ئێمە قەت ناڵێن کامیان باشترینە وەکو توێژەر وەکو ئامارناس. تۆ وەکو توێژەرێک بە گوێرەی تایتڵەکەت بە گوێرەی فۆرمی ڕاپرسیەکەت بە گوێرەی کارەکانت دەبێت بڕیار بدەیت کامیان باشترینە کامیان ئاسانترینە بۆ تو کامیان شیاوترینە تاوەکو ئەکوریت دیتایەکی ڕوون و تەواوت بداتێت هەڵی دەبژێری کام بۆ تو باشترینە. کوێستنەری چۆن فۆرمێکی ڕاپرسی دروست بکەین؟ دەڵێ فۆرمی ڕاپرسی زیاتر هونەرە نەک زانست. هەموو کاتیش ئێمە بۆرمە من دەڵێم 2 هەفتەی تر فۆرمی ڕاپرسیم ئامادەیە لەگە گروپێکی شەکەین وەرن تەواو بوو بەڵام بە 2 هەفتە تەواو نابی دەڵێم 3 هەفتە بە 3 تەواو نابی کەواتە زۆربەی زۆری کاتەکانی کە بۆی دادەنین زیاتری لەوەی دەوێت چونکە درافتێک دەنووسی درافتەچکە دەنووسی درافتەچکە دەنووسی چەندین درافت دەنووسی تاوەکو دەگەیتە ئەنجامی کۆتایی. ئەگەر فۆرمەکەت ڕێک بێت بێکێشە بێت دڵنیا بە ئەنەلایزەکەشت بێکێشە دەبێت. چۆن دەست پێ بکەم؟ سەرەتا زۆر گرنگە ئێمەی توێژەر کەڤەرلێتەرێک واتە پوختەیەکی کورت یان ناسامنێکی کورتی خۆمان کەسایەتی خۆمان کە وەک توێژەرکارەکەین لە سەرەتای فۆرمەکە دابنێ. بۆچی؟ ئێمە کاتێک ئەو کەڤەرەی دەنووسین کە دەڵێن ناومان فلانە و لەو زانکۆینە و قوتابینە و فلان قوتابی فلان بەشین و لە فلان قۆناغی خوێندن دەخوێنین و ئامانجمان توێژینەوەی زانستیە و چەند دەقیقەیەک لە کاتی تو برە و بە خوێندن و زانست و کۆمەڵگا و ئەوانە دەدا ئەو کەسەی بەرامبرت کە وەڵامدەرە ڕاستە و خۆ دەزانی ئەتو کەسێکی توێژەری کەسێک نی بۆ جاسووسی و بۆ کارێکی تر ئەو پرسیارانەی لێ دەکەی دەزانی تۆ لە شوێنێکی ئەکادیمیەوە هاتی کەواتە ئەو زانی بە دڵێکی فراوانەوە پرسیارەکانت وەڵام دەداتەوە ئەو دڵە فراوانەی کە وەڵامی دەداتەوە ریزڵتی باشتر دەبی کۆنکلوژن و کارەکانی تریشت باشتر دەبی. لە کۆتایی بڵێ سوپاست دەکەم. دوو جۆر پرسیارمانەیە یەکەکیان داخراوە وەکو یەس و نۆ یەکەکیشیان کراوە. داخراوەکان چییە؟ مەڵتیپل چۆیسمانەیە بۆ نمونە دەڵێن یەس نۆ ئۆکەی یانیش دەڵێ بە تەواوی لەگەڵم بێلایەنم لەگەڵ نیم بە تەواوی لەگەڵ نیم. ئەوە 5 پوینت لێکر سکێڵە کە زۆربەی توێژەرەکانی جیهان ئێستا کاری لەسەر دەکەن 7 نیشمانەیە 9 نیشمانەیە بەسەروتریشمانەیە بەس کۆمەڵگە لەگە کۆمەڵگەی دەگۆڕێت. ئێستا کۆمەڵگەی ئێمە کوردی حەزی لێ بەست تۆ پێ بڵێ یەس نۆ لەگەڵی یان لەگەڵنی کە دەیکیتە 5 ئۆپشن زەحمەتتر دەبی ئەو بڕیار بدا کە دەیکیتە 7 پرۆستریش دەبێت کەواتە کاتێکی دەوێت ئێمە تاوەکو ڕادین لەو جۆرە پرسیار وەڵامدانەوە. زۆر ئاسانە هەم بۆ پڕکردنەوەی ئەو کەسەی کە پڕی دەکاتەوە و بۆ ئێمەش ئاسانە کاتێک دەیتاکانمان دێتەوە ژێری چونکە لیمتمان کردێت چەند وەڵامێک بدا کۆدی دەکەین ڕیکۆردی دەکەین ئەنەلایزی دەکەین چیمان بێ لای ئێمەش ئاسانتر کارەکە دەڕواتن و بە ئاسانیش دەتوانی نووسین لەسەر ئەنجامەکانی بکەیت. جۆرێکی ترمانەیە ئۆپنە کراوەیە. ئۆپنەکان لێرە ڕێگە بە کەسی وەڵامدەر دەرە بە ئارەزووی خۆی چ وەڵامێک دادەنەی دابنێ ئۆکەی زیاتر لە فیدباک بەکاردێتن ئۆکەی زیاتر لە فیدباک بەکار بۆ منە ڕێستۆرانتێک دەیەوێ ئیشی ڕاوێژکاری بۆ بکەی پێویست ناکە ئەتو کلۆس فۆرماتی لۆدانی سەرەتا ماوەی چەند ڕۆژی یەکەم یان چەند هەفتەیان چەند مانجی یەکەم بە ئۆپن فۆرمات لەگەڵ کلاینتەکان لەگەر مشتریەکانی ئەو بڕۆ زانە خەڵک چ دەڵێ اینجا دەتوانانی لەو ئۆپن فۆرماتێوی کلۆس فۆرماتێک دروست بکەیت ئۆکەی چونکەوە ڕێستۆرانتە تۆ دەبێت بزانی لە نوک لە بۆ ئەو سەری یان لە ئەی لە بۆزی چی خەڵک چی دەبێتن لەوانەیە تو سەرەتا وەک توێژەرێک دووسێ هۆکار ببین بەڵام خەڵک زیاتر دەبینی یان
هەندێک پرسیار هەیە پرسیاری زۆر ڤێریەبڵی زۆر قورس و بەها و بە نرخدارە لە ناو پرسیارت بۆ نمونە ئەیج ئێکسپیریەنس ییر سەلەری هایت ئەوانە پێویست ناکە ئەتو بیکیتە کلۆز فۆرمات ئەو پرسیارە بۆ منە ئەیجت هەیە دەتوانی لەگە پرسیارێکی نۆمینەڵە لەگە کواڵتڤە ئەسۆسیشن علاقە بدۆزیتەوە بەڵام ئەگەر ئەیجەکەت کردە کەتەگۆری ئەویش کەتەگۆری بی لێرە تێست محدود دەبیلۆت و بۆ منە بەس کایسکوێر دەمینێتەوە لەوانێ بەڵام لێرە ئەگەر هاتوو کوانتڤ بوو زۆر تێستی تر لە بەردەستتدایە باشە لەوانەیە توێژەرێک بڵێ کاکە ئەمە پێویستم بە کواڵتڤ دەبی پێویستم بە کلاسیفیکیشن دەبیت ئاسانە تۆ ئەیجت هەیە هەر فریکوێنسێک بدۆ زۆر دەزانی چەند کلاسیفیکیشن پێویستە لەو دەیتایی تو لەوانەیە کلاسیفیکیشنێکی زۆر جوانتر و ڕوونتر و باشتر دەکەی کە پێشتر کلۆز فۆرماتت یا سەلەریە یا ئێکسپیریەنسە زۆر لەوانە بە بڕای من وەک توێژەرێک ئەو شارەزای هەیتم پێویست ناکە ئەو پرسیارانی کوانتڤن سەرەتا بە کەتەگۆری دابدرێت بە کلۆز فۆرمات دانێ نەخێر بە ئۆپن داینێ ئۆکەی هەرچەندە هەندێک ئیو دیسئەدڤانتێجە بەڵام هەروە باشترە بە ئۆپن داینێ دوایی بۆ خۆت ئەگەر زەڕور بوو بیکە کەتەگۆری چۆن پرسیار بکەم پرسیارەکانم هەوڵ بدەم کورت و پخوت بێت ئەوە قسەی کوردیە کورت و پخوت هەوڵ بدە لەسەر کس مێثۆد بیان نووسە ئەو مێثۆدت ماوەیەکی زۆر کورتە دەرچووە یعنی keep in short and simple هەموو پرسیارەکان کورت و پخوت بێت بۆ کەسی وەڵامدەر هەوڵ بدە یەک پرسیار لە یەک کات بکە بۆ نمونە ئێستا لێرە لەو پرسیارە دەڵێ بۆم ڕید بکە Global Environment Class لە دوو شتە لە کۆنتێنت و لە پرزنتیشنە ئاسان نییە بۆ کەسی وەڵامدەر دوو پرسیارت لێ کردێت لە ناو یەک سێنتێنسە ئەو نازانی بەلای کۆنتێنت دابڕۆ یان بەلای پرزنتیشن دابڕۆ بۆیە حەقوەیە حەقی خۆیەتی سپرێتی بکەیت پرسیارێک بۆ کۆنتێنت پرسیارێک بۆ پرزنتیشن پرسیارێک ترمانەیە نێگەتیڤ زۆربەی توێژەرەکان لەوەیە دەڵێتن لەگەڵن دەڵێ کاتێک تۆ فۆرمی ڕاپرسی دروست دەکەی نیوەی پرسیارەکانت با پۆزیتیڤ بی نیوەی نێگەتیڤ بی تێکەڵیان بکە بەڵام بەگوێرە ئەو ئێکسپیریەنسی ئەمن بۆم دروست بووە کە لە ئۆفیس ستات ئیشەکەی ماوەکی زۆرە و پێشتریش کاتێک ئەتو تێکەڵی دەکەی کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەی زۆر ماندیە تاقەتی نییە ئەوەندە لێک بکاتەوە ئەو پرسیارە پۆزیتیڤە یەکەچکە نێگەتیڤە دوو پۆزیتیڤ دێن نێگەتیڤەک دێتن ناتوانانی ئەو فۆکسە زۆرە بکە ئەو تەرکیزە زۆرە بکە کەواتە لەوانەیە پرسیار تێکەڵکردن هەندێک نێگەتیڤ هەندێک پۆزیتیڤ بۆ کۆمەڵگەیەکی تر ئاسان بێت وەڵامدانەوەی بەڵام تۆ دەبێ هەموو کات بیر لە کۆمەڵگەکەی خۆت بکەوە چونکە تۆ توێژنەوە لە ناو کۆمەڵگەیەک دەکەی کە ماندووە هیلاکە لە ژیانی ڕۆژان بۆ دەبێت ئاسانترین شتی بۆ دابنێ تاوەکو باشترین دەیتات بداتێ ئەوەش لە خۆمەوە بڕیارم نەدایە کە کاتێک پالەت تێستمان دەکرد زۆر پرسیاری نێگەتیڤمان دەکرد هەر بە پۆزیتیڤەکە جوابی دابووە کەواتە عەکسی من 100% ڕۆنگ جوابی دابووە ئەوەش بۆ من باش نەبوو پرسیار دەکەین پرسیارەکان زیاتر با مین بێت پرسیارە گرنگەکان بێت سەرەتا اینجا بڕۆ پرسیارە لاوەچیەکان هەوڵ دە پرسیارەکانت لۆجیک بێت ئۆردەرەکەی یعنی لە پرسیاری ئاسان بۆ پرسیاری زەحمەت بۆ زەحمەتتر یا لە پرسیارە کلۆزەکان دابنێ چونکە کلۆز فۆرمات ئاسانترە لە وەڵامدارێت بەس تیک دەکاتن اینجا بڕۆ ئۆپنەکان واتە مەبەستمان چێ لێرە مەبەستمان لەوێ کەسی وەڵامدەر ڕابچێشە بۆ لای خۆت ناچاری بکە نیوەی فۆرمەکەی تەواو کردێ دەبینی دووسێ پرسیاری ئۆپنت هەیە لە ئاخری دەڵێ من ئەوەندەم کردێ با ئەوەندەش تەواو بکەم بەڵام هەر لە سەرەتاوە چەند پرسیارێکی ئۆپنی قورست کردیا هەر لە ئەوەلەوە ئەو پەیپەرەی دەدڕێنی دەرێ ببوورە من کاتم نییە پرسیاری تایبەت پێویست ناکە هیچ پرسیارشدا بۆ منە توێژینەوەی تو پێویستی بە ناوی کەسەکان نییە بۆچی ناوی وەردەگری هیچ پێویست ناکە توێژینەوەکەی تو تایتڵەکەت هەیە هیچ پەیوەندی بە سەلەری نییە بۆ پرسیاری سەلەری لێ کەواتە دەبێت پرسیارەکان زۆر ئاگادار بیت چ پرسیارێکی لێ دەکەیت پرسیارێک مەکە ئازار بەخش بێت ئۆکەی ئەمە زۆر جارەوە چەند توێژینەوە برادر کردیان لەسەر سزنی ئەوانەی چوینە سزنەوەوانێت سڵتەی زانی ئەو پرسیارە لەسەر کارێک دەستگیر کرایە بۆ منە کەسێکی لە دەست مردووە پێویست ناکە ڕاستەوخۆ بڵێ ئەرێ دەڵێن ئەتو کەسەکەت کوشتیان نەخێت ڕێگەی تر هەیە ئاسانتر هەیە پرسیارەکە ئەوەندە بە نەرمی دروست دەکەم ئەوەندە فلکسبلیتی تێدابی کەسەکە هەرەست پێ نەکە ئەو پرسیارەکەشی لێ دەکەوێت نابێت هیچ ئازاری کەسی بەرامبەر بداتن
پرسیارەکانت دەبێت تەواوی ئەو تایتڵی هەیتت کەڤەر بکات دایپۆشی ئەگەر تایتڵەکەت پێویستی بە 25 پرسیارە نابێت نە زیاتر نەکەمتر بێت چونکە هەردووچیان جێی پرسیار دەبنەوە کاتی پرسیارەکان دەبێت بە نهێنی لای خۆت بمینێتەوە زۆر کەسمانەیە پەیپەری دەدات یەکەچی دەبینی نیشانە چی دەکاتن دەڵێ وڵا ئەو وەڵامی ئەو هابوو ئەو ئوستازیان ئەو قوتابیە پێویستت بەوەی نییە ئەتو کەسێکی توێژەری پێویست ناکە یەک فۆرمی دەربینی یان دوو فۆرمی دەربینی ئەو وەڵامی ئەوە بە نەخێر هیچ گرنگ نییە شتە پرسیاری یەس و نۆ ڕێی پێدراوە هەندێک پرسیاریش هەیە تەنها پێویستت پێ ئەتو یەس و نۆبی بۆ نمونە ئایا جگەرە دەکێشی یان نا تەنها یەس و نۆ تا ڕادەیەکی بۆ مەنووسە چونکە ئەو تا ڕادەیەکە لای کەسی وەڵامدەر دەشێوێ لەوان یەک جگەرە بچێشی لەوان لە کاتی ناخۆشی بچێشی لەوان لە کاتی خۆشی بچێشی ئەوە کەسی جگەرە کێش نییە ئەوە حاڵەتەکە دەیچێشی تاڵ پالەت تێست ئەوە باسی دەکەین کە زۆر زۆر گرنگە لە فۆرمی ڕاپرسی ئەم پالەت تێستە بکرێت پالەت تێست پالەت تێستە دەکا بە ڕێزان یەک لە ئیشەکانی ریڤایزی یعنی پێداچنەوە دەکات لە بۆ هەموو پرسیارەکان خاڵک لێرە زۆر زۆر گرنگە ئەمە لە کۆمەڵی کوردی لێرە نەمنووسیا تووشی بەریە لانگویژ دەبین تۆ کۆمەڵگەچی کوردی بەڕێزان دەبینم ئوستازمان هەیە لەگە ڕێزمیان توێژەرمان هەتە ئێستا یا بەس بە زمانی ئینگلیزی نووسیا یا بەس بە زمانی عەرەبی نووسیا کەکە تۆ لە کۆمەڵگەچی کوردی ئیش دەکەی بە زمانی ئینگلیزی بنووسە سەرسەر و سەرچاوم بەڵام لە تەنیشتیشی بە کوردی بنووسە حتى کەسەکە زمانی ئینگلیزیش بزانی یا حتى زمانی عەرەبیش بزانی تۆ هەوڵ بدا تووشی بێریە لانگویج نەبی لە زمانەوانی ئەو کەسێک کە پڕی دەکاتەوە کێشەی نەبێت یەکسەر بۆ خۆی تێبگا بە کوردی و ئینگلیزی بۆ بنووسە یا بە عەرەبی و کوردی لە بۆی بنووسە تاوەکو تۆ کێشەی ئەوەت نەبێت لە ریڤایزە تووشی لێرە لە پالەت تێستە زۆر زیات دەبێت دەبینم ئەم پرسیارەکەم ئۆپن فۆرمات دانایە ئۆپن فۆرمات دەبینم پرسیارەکە بە ئارەزووی خۆیان وەڵامیاندایە نەخێر ئەوە بۆ من بەکەڵک نایە چکە ئۆپن فۆرمات جاروێ دەبینی 18 چۆیست لۆ دروست بە 19 چۆیس 20 چۆیست لۆ دروست بووە کە زەرورە هەمووی 3-4 چۆیسی سەرەکی دەبێت ئەویتر بنووسم ئەفەر کەواتە ئەگەر زانیم شتێکی وا دروست دەبی لە پالەت تێستا ئەمن ڕاستەوخۆ ئەو ئۆپن فۆرماتەی دەکەمە کلۆز فۆرمات ڤاریابڵەتی گرنگە لێرانە ئەمە شتێکمان هەیە تێستێکمان هەیە لە فۆرمی ڕاپرسی دەکەین زۆر جار تێستی ڕیلایبڵەتی دەکەین بۆ نمونە ئەو تێستی ڕیلایبڵەتیە لێرەش باسم نەکردێنە نووسیا ئەمە بێ بزانین ئەو پرسیارانی کردیتمان ڕیلایبڵە یان نا زۆر زۆر گرنگە هەر پرسیارێکت کردبی ئەگەر مەسەن 5 پرسیار لە ناو فاکتەرێک 6 پرسیارتر لە ناو فاکتەرێکی ترە پرسیارەکان ڕیلایبڵ بن ئەگەر ڕیلایبڵ نەبیتن ئەتوو ئەکیورنسیەکەت لەدەست دەداتن جاروێ یەک پرسیار ڕیلایبڵ نییە یا دەبێت دڵیتی بکەیت ئەو کات یا دەبێت ڕیڤایسی بکەیتەوە تاوەکو دووبارە ڕیلایبڵەتی بەرز ببیتەوە هەروەها لێرانە ڕێگەمان پێدەدا کاتێک تو پایلەت تێست دەکەی 15 فۆرمت بڵاو کردیتەوە 15 فۆرم پێشەوەی هەموو فۆرمەکانت دەستور بیت بکەیت دەبینی چەند کێشەیەکت بۆ دروست بووە ئەو کێشانە وا دەکا ئەگەر بەخۆشە شارەزایی نەبی پرسیار لە کەسێک شارەزا بکەیت باشە لایانی ئاماری من تووشی ئەوەی بوومە چ بکەم لایانی زمانەوانی هەز دەکەم ئەو پرسیارە وا داڕێشتێ چی لێ بکەم باشترە لایانی سایکۆلۆژی ئەو پرسیارەم کردی هەز دەکەم ئازاری کەسی بەرامبەریدا چۆن داڕێژمەوە باشە ئیتر چەندین شت دەکەوتە پێشمان یا پرسیارەکەم نێگەتیڤ کردی خەڵکەکەمەوەی بە پۆزەتیڤ تێگەیشتێ بێ بیگۆڕم یا ئۆپن فۆرماتە بیکەمە کلۆز فۆرمات باشترە و چەندین شتی تریش لە پالەت تێستە دێتە ژێر دەستمان چۆن دەیتاکانمان ڕێک بخەین چۆن دەیتاکانمان ڕێک بخەین لێرە زۆر زۆر گرنگە سەرەتا هەموو فۆرمەکانت ئایدیەکی بدەیتی ئایدی 1 2 3 4 هەتا ئاخیر کلینینگ زۆر گرنگە بۆ نمونە تو 500 فۆرم دووەگرتە دەبینی 50 فۆرمی دوپلیکیت کیسە ئەو دوپلیکیت کیسە ریسپۆن ڕێتت کەم دەکاتەوە ئەو دوپلیکیت کیسە ئەکیورنسیت کەم دەکاتەوە یەکسەر پێویستە ریموڤ بکەیت من پێویستم نییە دوو وەڵام دوو کەس هەمان وەڵامیان هەبێت هیچ پێویست ناکات تەنها سامپڵ سایز بەرز بوویتەوە هیچ گرنگیش نییە زۆر توێژەرمان هەیە تەلەفۆنمان لۆ دەکات دەڵێ کاکە من 100 کەسم کۆ کردەوە لۆم بکات دەبڵ بۆ دەیکەیتە دەبڵ هەر هەمان ئەنجام دەدا بەس دەتوێت فێڵ بکەیت لە کەسی خوێنەر بڵێ من 200 کەسم کۆ کردەوە نەخێر سەدەکەی خۆت زۆر زۆر باشە لەو 200ی کە بیکەیتە دوپلیکیت کیسس و زەڕور نییە
incomplete cases دەبینێت و فۆرمێکت بۆ هاتەوە تەنها دیموگرافیک جواب درایەوە پرسیارەکانی دی هەمووی فەرامۆش کرا ئەو incomplete تەواو نەکرا ریموڤیکە. outliers زۆر گرنگە بۆ ئێمەی توێژەر کە فۆکسی بکەینە سەر چونکە outlier سیر و کاریگەریەکی تەواوی هەیە لە زۆربەی تێستەکانی ئامان. missing value ئەو نرخانەی بزر ئۆکەی چەند بۆ نمونە تو 100 کەست وەگرتێ 3 کەس تەمەنیان نەنووسیە چۆن ئەو میسینگانە دەدۆزیتەوە کە دەیتا کلینینگ تەواوی نابی ئێرار بمینێت دەبێت تەواو دڵنیا ببی ئەتو دەچێت پرۆسەکی دیکە. ئەگەر هەر پرسیارەکەت هەبوو پێویستی بە تەحویل ترانسفۆرمیشن هەبوو بیکە پێش ئەوەی بچە ئەنالیسیس. لێرانە 160 توێژەران کلینینگ دەیتایان پێ زەحمەتە 157 ئەو ستێپەکە ئۆرگەنایزی دەیتا پێیان ناخۆشترین و زەحمەتترین ستێپە. هەندێک تێستمان هەیە ئەسامپشنی هەیە بەڕێزان. یەک لە ئەسامپشنە گرنگەکان نۆرماڵەتیە، یعنی زۆربەی زۆری ئەو تێستانەی ئەمە دەکەین لە ژیانی ڕۆژانەمان بەتایبەتی لە پارامتریک تێستەکان دەبێت نۆرمال بێت. ئەگەر نۆرمال نەبێت یا دەبێت ترانسفۆرمیشنی بۆ بکەین بیکەینە نۆرمال یانیش دەبێت بچینە نەم پارامتریک تێست یا لینیاریتیە یان سیمتریە یان uncommon observation effect. Analyze پرۆسەیەکە لە پاکردنەوە و تەحویلکردن و دروستکردنی مۆدێڵ. دروستکردنی مۆدێڵ لە بۆ چێ؟ لە بۆ ئەو زانیاریانەی لەژێر دەستتدایە تاوەکو بگەیت بە قەرارێک. لە ئەنەلایزە ئێمە زۆر توڵمان هەیە دەتوانی بەکاریان بینی ئەوەش یارمەتی دەدا لە جیاتەوەی بەدەست بیکەی. بۆ نمونە لە کوردستانە SPSS توڵەکە یەک لە پرۆگرامەکان خەڵک زۆریش لەسەر دەکات کە دەچی USA و ئەوانە دەچیتە R و SAS و SQL و ئەمانە. ئۆکەی ئەمە چەند زۆرێک لە توڵەکانی هەیتمان. ئامان زمان چییە؟ ئامان زمان لە شیکردنەوە پاتێرنێک شێوەکت دەداتێ ئەوە شێوەی دەیتاکەتە یانیش پەیوەندێک دەدۆزێتەوە لە نێوان دوو گۆڕاوە یانیش جیاوازی دەدۆزێتەوە. ئێمە زۆر جار پێویستمان بە کۆمپارزنە بە بەراوردکردنە لە نێوان دوو دەیتا سێتە بزانین کامیان باشترە بە تایبەتی لە نێوان دوو کۆمپانیایە یا بە دوو شێواز دەرس و گوتوتۆ لەو کلاسە بە شێوازێک لە کلاسەکەی تر بە شێوازێک یا دوو جۆرە حەبت بەکارینە ئەو گروپە نەخۆشە حەبێک ئەو گروپە نەخۆشە حەبێکتر ئەوانە تۆزێک باسی لێوە دەکەین. یا کۆز و ئیفێکتە ئەوە کۆزە ئەوەش ئیفێکتە ئەوانەش باز دەکەین. یا فۆرکاستە تو ئێستا لە ساڵی 2021 بۆمە دەتەوێت نرخی نەوت بزانی لە ساڵی 2030 چی بەسەردێ لە 25 چی بەسەردێ بە گوێرەی ئەو زانیاریانی ئەو دەیتایانی کە ساڵانی پێشوو لەسەر نەوتە هەیتت ئەتوانی فۆرکاست و پرێدیکشن بکەیت لە بۆ فیچە. دوو جۆر ئەنەلایزمان هەیە، یەکێکیان دیسکریپتیڤە تەنها وەصفی دەیتاکانە کە هەیتت ئەوانش یا بە خشتەیە فریکوێنسیە یا بە چارتەکانە ئەوە چەند چارتەکە لێرانە هیتمان یانیش پێوەرەکانی ناوەڕاستە پێوەرەکانی ناوەڕاست وەکو مین و میدیەن و مۆد یانیش پێوەرەکانی پەرش و بڵاویە دیسپێرشنە وەکو ڕێنج و ڤێریەنس و ستاندەرد دیڤییشن هەندێک لەوانە باز دەکەین لە نمونەکانە. ئێستا لێرانە فریکوێنسی تیبڵ ئەتو هەموو دەیتا ئێستا من هەیتم 494 کەسم وەگرتێ لەو توێژینەوەم کە دیڤۆرس بوونە کە تووشی تەلاق بوونە 151.4یان ئافرەت بوونە 148.6یان پیاو بوونە. لێرە بە یەک فریکوێنسی تیبڵ دەتوانم بە یەک ڕیز بڵێم ڕێژەی تەلاقدراوی ئافرەت زیاتر لە ڕێژەی تەلاقدراوی کۆڕ لەو توێژینەوەی من. ئەوە دیسکریپتی ستاتیستیکە. یانیش معقدتری دەکەین کۆمپلیکەیتری دەکەین دوو گۆڕاوی تێکەڵ دەکەین دوو گۆڕاوی تێکەڵ دەکەین. ئێستا تێستمان نەکردێ بەس دیسکریپتیڤە لە نێوان ڕەگەز لەگەڵ لیڤڵ ئۆف ئێجوکیشن کوڕ و کچ لەگەڵ ئاستی خوێندەواریە. لێرانە هەساین دوو گۆڕاومان بە یەکەوە کۆمپێر کرد لە نێو یەک فریکوێنسی تیبڵ. یان ئەوانە بە چارت دروست دەکەین. ئێستا ئەوە بار چارتە کوڕ و کچ هەمان ئەنجامی پێشووە بەڵام بە وێنە. هەندێک توێژەر حەزەکە چەند وێنەیەک لە ناو پێپەرەکەی هەبێت هەمان ئەنجامە هەمان دستنیشنە. یان لاین چارتمان هەیە ئەگەر هاتو چەندین ساڵت هەبوو
ئۆکەی دەتوانی بەڵاین چارت بیکەی لێرانە چمان هەیە پرسنتێژ ڕێژەی تەلاقمان هەیە لە ئەمریکا عێراق و کوردستان لەو توێژینەوەی من لە ساڵی 2010 تا 2007 ئەوەی گرنگ بوو لە بۆ من لە کوردستان لە پاش 2013 ڕێژەی تەلاق بەرزبوونەوەی زۆر بەرچاوی هەبوو 2013 14 15 هەتە گەیشتە 16 دابەزیەوە ئەوانش چ بوو ساڵانی داعش هاتوو ئەو ساڵانەی کە خەڵک زۆر تووشی جۆبلێس بوو زۆر کاری لە دەستدا بەڕوونی لەو توێژینەوە دیار بوو دێنە سەر ئینفرێنشەڵەکان زیاتر چیە لێرانە هایپۆسە ئیستیمیشنە لێرە تەقدیرکردنە چۆن تەقدیر دەکەین تەقدیری کۆمەلگا دەکەین لەسەر ئەو بژاردەی ئەو سامپڵی وەرمانگرتیە هایپۆسەکان چەندین زۆری هایپۆسمان هەیە کە بەراورد دەکات لە نێوان ناوەندە ژمێریەکان مینەکان ئەگەر یەک سامپڵم هەبی ئەو سامپڵە لەگەر نرخێکی تایبەت بەراورد دەکەین بۆ نمونە هەمومان بتڵی ئاومان دیتیان نووسرایە 0.5 لتر یعنی نیو لتری تێدا بۆ ئەم بزانم ئەو کۆمپانیایەکی دروستە دێم سامپڵ وەردەگرم ئاوەکان دەپیوم 50 بوتڵ 6 بوتڵ بەراوردی دەکەم لەگەڵ ئەو نرخە تایبەتی کە دایتی کۆمپانیا 0.5 بزانم تەواوە یان تەواو ئۆکەی ئەوە بۆ کۆمپارزن لە نێوان سامپڵێک و نرخێکی تایبەتە ئیندیپێندنت سامپڵ تێست لێرە دوو دەیتا سێتت هەیە یەکەچیان ژمارەیینە ئۆکەی ئەوی تریان نۆمینەڵە دوو برانچی هەیە نۆمینەڵ دوو برانچی هەبی چیە وەکو جێندەر کوڕ و کچ وەکو سمۆکەر و نان سمۆکەر بۆ نمونە دەڵێن نەخۆشی دڵ ئۆکەی لەگەڵ سمۆکەر و نان سمۆکەر ڕێژەی شەکرا لە جەستەی مرۆڤە لەگەڵ سمۆکەر و نان سمۆکەرە یا پێر سامپڵتی تێستمان هەیە لە پێر سامپڵتی تێستیە دوو کۆمەڵگەت هەیە بەراوردیان دەکەیت پێش و پێش ئەوەی بڵێن دەرمان بەکاربینی دوای ئەوەی دەرمان بەکاربین بۆ منە لە ئەگەر زمانەوانی باسی بکەین تۆ پلیسمنت تێستی قوتابیەکان دەکەی سەرەتا 5 پرسیار 6 پرسیارت لێکردینە پاش مانگێک کۆرسیان پێ دەڵێ هەمان 5 پرسیاریان لێ دەکەیەوە دەی بزانین نمرەکانی چی بەسەرات ئەوە پێش و پاشیت یان دکتۆرێک حەبێکی دۆزیوەتەوە دەڵێ لە ماوەی 2 مانگە ئەتوو دەتوانی 5 کیلۆ لە کێشی لەشت دابەزی سەرەتا کێشیان دەکەن نەخۆشەکان دوای 2 مانگ لە بەکارهێنان دووبارە کێشیان دەکات بۆی بزانێ ئەو کێش دابەزینە ڕوویدایانە ئەوە پێردە یا دیپێندنتە one way ANOVA لە one way ANOVA چی دەکەین زیاتر لە 2 گروپمان هەیە 3 گروپمان هەیە بۆ نمونە بەراورد دەکەی لە نێوان نمرەی قوتابیانی گروپی A و B و C ئۆکەی یا داهاتی 3 کۆمپانیا A و B و C یا موچەی فەرمانبەران لە 3 کۆمپانیا A و B و C زیاتریش 3 گروپ و زیاتر کای سکوێر 2 نۆمینەڵت هەیە وەکو باسمان کرد بۆ نمونە سمۆکەر و نان سمۆکەر لەگەڵ کوڕ و کچ جێندەر لەگەڵ سمۆکینگ جێندەر لەگەڵ سمۆکینگ کۆڕەلیشن و ڕگرێشن ئەوە نمونەی تەواومان هەیە بۆ لێرە کاتی پێ ناکوژین فاکتەر ئەنالیسیس تایم سیریز ئەنالیسیس زۆر ئەناڵایزی ترمان هەیە ئێستا کای سکوێر لێرانە کای سکوێرمان کردیە لە نێوان چ نۆمینەڵێکمان هەیە گۆڕاوێک کە ڕەگەزە کوڕ و کچمان هەیە ئەوە گۆڕاوێکی ترمان ئەوانەنە ژنهێنانی دووەم ستینجی ڕەزیلی دۆمیننس ئین مێریج ئەوانەی تەداخولی خێزان ئینتەرفەرتیلیتی یان سۆشیال میدیا هەر یەک لەوانە ئەمن کات خۆی کە ئیشم کردیە مەسەلەن سێکند مێریج ئۆپشنەکانی 5 لکر سکێل بووە بە تەواوی لەگەڵم نازانم بێلایەنم لەگەڵ نیم بە تەواوی لەگەڵ نیم کەواتە ئەو گۆڕاوە نۆمینەڵە جێندەریش نۆمینەڵە هەردوو نۆمینەڵم هەیە دەتوانم کای سکوێر تێست ئەنجام بدەم ئەگەر تەماشای بکەین لێرانە چیمان بۆ بەدیار بکەوی کە زانیم سیگنیفیکەنتە چکە پیڤاڵوەکانیان بچووکە دەبینم لە یەکەم دووەم سێم چارەم پێنجەم هۆکاری یەکەم ئافرەت زیاتر بە هۆکاری دانایە تەنها لە یەک هۆکار نەبێ کە سۆشیال میدیایە پیا و زیاتر بە هۆکاری دانایە کە سۆشیال میدیا دەبێتە هۆی یەک جیابوونەوە ئیندیپێندنت سامپڵتی تێست ئەسامپشنەکان ئەوە هەمووی ئەسامپشنیان هەیە بەڕێزان بۆن لە ئیندیپێندنتە دەبێت بە هەڕەمەکی دەیتا وەگرتوی دەبێت دەیتایەکە سکێڵ بێت دەبێت نۆرماڵەتی هەبیتن ئەوانە دەبێت ئەسامپشنەکان بکەیت ئینجا ئەو تێستانە ئەنجام بدەیت بۆرمە لێرە لە توێژینەوە چترمان لەگەڵ جەماعەتی دکتۆر کەریم و ئەوانە
overall depression مان هەیە overall depression مان هەیە ئۆکەی کە لێرانە کردیتمانە گۆڕاوێکی کوانتیڤ ڕێژەمان هەبووە لەگەڵ گۆڕاوێکی کوالتیڤ وەکو کوڕوکت لێرانە لەبەرەوەی ژمارەییم هەیە گۆڕاوێک لەگەڵ گۆڕاوێکی ناوی دەتوانم چ بکەم ئیندیپێندنت بکەم ئەگەر ئەسامپشنەکان جێبەجێبی دەبینم لێرە سیگنیفیکەنت دەرچووە کە سیگنیفیکەنت دەرچووە دێم تەماشای مینەکانیان دەکەم دەبینم مینی کچەکان زیاتر لە مینی کوڕەکان کەواتە کچەکان دپرێشنیان زیاتر بە وەک لە کوڕەکان بەڵام ئەگەر تەماشای تەمەن بکەم تەمەن لە دوو برانش زیاتری 1 2 3 4 5 کەواتە ناتوان ئیندیپێندنت بکەم دەبی وان وێ ئەنۆڤە بکەم بەڵام لێرانە هیچ جیاوازیەک نییە لە مینەکانیان وا دەڵێن لەبەرەوەی پیڤاڵوەکەی گەورەترە لە سیگنیفیکەنت ڤالو کە 0.05 هەرچەندە لێرە هەندێک جیاوازیە لە مینەکان بەڵام ئێمە سەرەتا لەسەر پیڤاڵو بڕیار دەدەین لە کتابەکەی خۆم باسی ڕگرێشن و کۆڕەلیشن دەکەین کاکتۆر ببوورە کاتمەندێک زیاد برد لەوانەیە 5 دقیقەتر تەواویکە کۆڕەلیشن چەند مێتۆدێکمان هەیە 5 دقیقتربی بامەجاری پرسیار وەڵام بمێنێتەوە باش 5 دقیقە تەواو دەبێت لە کۆڕەلیشنە کە پەیوەندی یا پەیوەستی دەدۆزینەوە لە نێوان دوو گۆڕاوە یا سکاترت هەیە وێنەیە دروستی دەکەی یا کارڵ پێرسنت هەیە یا ڕەنگ لەوانەیە ئێستا توێژەرێک بڵێ بۆ سێ ڕێگە ئێمە لە ئامار هەموو جار سەرەتا یاسایەک هاتیتە بکایەوە بۆ منە سکاتر هاتیە بە وێنەیەکی کێشاوە لە نێوان گۆڕاوی ئیندیپێندنت و دیپێندنتە گوتیتی ئەوە کۆڕلیشنەکەی ئەوە پەیوەندەکەیە بەڵام وێنە زۆر دقیق نییە چکە ئەمە بە چاو بە ڤیژن دەیبینین لەوانەیە 100% نەیپێشێ ئەو پەیوەندە لە چه حاڵەتێکدا بۆیە لە دوای کارڵ پێرسن هاتیە یاسایەکی دروست کردیە بە ژمارە پێمان دەڵێ کۆڕلیشنەکەت یا پەیوەندەکەت لە چ کاتێکە باش ئەگە کارڵ پێرسن بۆ بە ژمارە پێمان دەڵێ بۆ ڕەنگ سپێرمان هات ئەو سپیرمان هات ڕەنگ سپیرمان گوتی کارڵ پێرسن باسی کردی هەردوو گۆڕاوت دەبێت ژمارەیی بێت گۆڕاوی ئەکس و گۆڕاوی وای هەردووک ژمارەیی بی باسی نۆمینەڵی نەکردیە ڕەنگ سپیرمان هاتیە دەڵێ ئەگەر هات و گۆڕاوەکی ناویم هەبوو بەڵام ئۆردەر بێت وەکو لیڤل ئۆف ئێجوکیشن و ئەوانە دەتوانین بە ڕەنگ سپێرمان ئەم پەیوەستیە ئەم پەیوەندێ بدۆزینەوە بۆ منە من لێرانە پرسیارێکم هەیە لە کتێبەکەم لە نێوان چیە لە نێوان تەمەن و بڵاد پرێشە ئۆکەی پەستانی خوێن دەمێ بزانم تا چەند پەیوەندی هەیە لە نێوان تەمەن و بڵاد پرێشە پێش ئەوەی ئەمن دەست بە هەر کارێکی ئاماری بکەم دەبێت ساینتیفیکلی بیر بکەمەوە پەیوەندی لۆجیک هەیە یان نییە بەڵێ بێگومان هەمومان دەزانین بە بەرزبوونی تەمەن بە بەرزبوون یا بە زیادبوونی تەمەن گژی پەستانی خوێن زیاد دەکات ئەوە هەموو توێژینەوەکان سەلمان دیتیان بەڵام لە کۆمەڵگەیەک بۆ کۆمەڵگەیەکتر دەگۆڕێت سامپڵێک بۆ سامپڵێکتر دەگۆڕێت کە زانیم ساینتیفیکلی پەیوەندیەکەیە اینجا دێم کۆڕلیشن دەدۆزمەوە چونکە تۆ هەردوو گۆڕاوێک بدەیتە بەرنامە بۆ دەدۆزیتەوە ئەو نازانیە تو ئیش لەسەر دەکەیت ئەو دەزانی ئەکس وایەکە دای کاتە تۆ دەبێ وەکو توێژەرێک بیر بکەیتەوە ئەم دوانە پەیوەندی لۆجیک هەیە یان نییە اینجا ڕەن بکەیت اینجا ئەنجامی ئەنەلایزەکە جێبەجێ بکەیت ئێستاکە کۆڕلیشنەکە چەند دەرچووە 0.99 کۆڕلیشن لە نێوان سالب یەک و موجەبیەکە لای موجەبەکان پۆزیتیڤە لای سالبەکان نێگەتیڤە 0.99 زۆر نزیکە لە موجەبیەک کەواتە لێرانە سترۆنگ پۆزیتیڤ دەتوانین بڵێن هایلی سترۆنگ پۆزیتیڤ یعنی پەیوەندیەکی ڕاستەوانی بەهێز هەیە لە نێوان تەمەن و گرژی پەستانی خوێنە کە زانیمان پەیوەندی هەیە عیلاقە هەیە کارێکی تر یا کردارێکی تر یا ئەنەلایزێکی تر دێتە کایەوە کە ڕگرێشنە کە کاریگەر دۆزینەوەیە کە تەئثیر دۆزینەوەیە بەڵام هەتا کۆڕلیشن نەدۆزینەوە ناتوانین ئەو ئەنجام بدەین سەرەتا کە دەچیتە ڕگرێشن ئەسامپشنت زۆرە ئەمن چەندانەیەکم لێرە نووسیا linearity independent of error normality equal variance دەبێت ئەو ئەسامپشنانە هەموو جێبەجێ بیتن اینجا دەتوانیت تێستەکە ئەنجام بدەیت بە پێچەوانەوە تووشی هەڵەیەک دەبێت
independent variableمان لێرە ئەیجا واتە گۆڕاوی سربەخۆکەمان dependent variableەکەمان گۆڕاوی ناسەربەخۆکە یان معتەمدەکەمان گرژی پەستانی خوێن لێرانە تەمەن کاریگەری دروست دەکات لەسەر گرژی پەستانی خوێن ناوی بە پێچەوانەوە بڵێن گرژی پەستانی خوێن کاریگەری لەسەر تەمەن دروست دەکات ئەو ئەبێ لێکی جیاکەینەوە چونکە گرژی پەستانی خوێن خۆی هەیە ئەوەی تەسیری لێ دەکات تەمەنە ئەو یەک لە گۆڕاوەکانە هەر تەمەن نییە لەوانەیە چەوریە لەوانەیە وەرزش نەکردنە لەوانەیە خواردنی ناتەندروستە زۆرە بەڵام ئێمە لێرە بە سمپڵ وەرمانگردەکە یەک دانە هۆکارە کە ئەویش تەمەنە بەڵام ئەوەی گرنگە بزانین کامیان گۆڕاوی ئیندیپێندنتە کامیشان دیپێندنتە کاتێک ئەم کاڵکوڵەیشن و شتە دەکەین هەمووی ئەنجامێکمان دێتە ژێردەستی گرژی پەستانی خوێن یەکسانە 81.29 زائدن 1.63 h ئەوانە چنە بەڕێزان ئەوانە لێرە 81.29 لەو سامپڵی ئەمە وەرمانگرتیا ئینتەرسێپتە ئینتەرسێپت چییە واتە ئەگەر تەمەنی هەبی نەبی لێرانە گرژی پەستانی خوێنەکەمان جێگیرە بە 81.29 بەڵام ئەگەر یەک ساڵ لە تەمەن زیاد بکە یعنی یەک ساڵ بخینێن ئێرانە 1.63 دەستە سەر گرژی پەستانی خوێن ئەدی ئەگەر 2 ساڵ تەمەن زیاد بکە 2 جاران 1.63 دەچێتە سەر گرژی پەستانی خوێن واتە ئێمە ئامار ناس دەڵێن چ بە زیادکردنی هەر وەحدەیەک هەر یونیتێک لە تەمەنە 1.63 دەچێتە سەر گرژی پەستانی خوێن زۆر سپاس بۆ گوێگرتنتان ئەلێرە کۆتاییمان پێهینا هیوادارم سوودی هەبێت بۆ هەموو بەشداربووە دەستەکانت خۆش مامۆستا هەژار زۆر زۆر سپاس دەزانم وەکو سەرەتاش گوتمان بابەتی ئامار بابەتی با بڵێن ئەو ئامەرە و ئامراز و سۆفتوێرانەی کە بەکاردێ یان ئەو خاڵانەی کە پێویستە ڕەچاو بکرێن لە کاتی مامەڵەکردن لەگەڵ داتا بە تایبەتی داتایەکی کۆکراوەی سیستەماتیک بۆ توێژینەوە پێویستە ڕەچاو بکرێ ڕەنگە بە وێبینارێکی سەعات و نیوی یان سەعاتی نەتوانی زۆر شتی باز بکەی بەڵام وەکو سەرەتایەک و وەکو با بڵێن مەدخەلێک زۆر زۆر باش بوو بە تایبەتی کە لە سەرەتا ڕەبتت کرد لەگەڵ پێداویستیەکانی توێژینەوە و پێویستە پێش ئەوەی تۆ ئامارەکە بکەی چی خاڵێک کرد لە بەرچاو گرت بێت چی خاڵێک کرد ڕەچاو کرد بێت زۆر سپاس کە بەڕاستی سوودی زۆر بوو مامۆستا هەژار دڵنیام ڕەنگە برادرانی بەڕێز پرسیاریان هەبێ کێشەمان نییە پرسیارەکان وەردەگرین هەر کاتی پێویست ئەوەی خۆشحاڵتری کردم کە برایەکی بەڕێزمان لەگەڵە کە دکتۆر ڕزگار کە ئەویش پسپۆڕی ئامارە خۆشحاڵیەوە بینیم لەگەڵمانە زۆر زۆر سپاسی دەکەین کە سپاسی ئێوەش دەکەین بەڵام ئەو بەتایبەت لەبەرەوەی بابەتەکە بابەتی ئامارە حەزم کرد ئەگەر لەسەر خەت بێ یان ئەگەر بێ قسەیەک بکە پێشەوەی پرسیاری برادران وەرگن پێم خۆش دەبێت ئەگەرنا دەچینە سەر پرسیاری برادران کاک دکتۆر ڕزگار حەزم لێ جەنابەت یەکەم کەسبی بفەرموو قسە بکە ئەوە ڕێگەت دەدەیت مایکەکە بکەیتەوە کاک دکتۆر ڕزگار فەرموو دواییش بەڕیز بەندی پێدا دەچین دوای دکتۆرە حەمدیەیە دوایی فاتیمە دەستی بەرز کردێتەوە کاک دکتۆر ڕزگار بفەرموو زۆر سپاس دکتۆر هیندا سپاسان دەکەم دەنگم دێوە نییە بەڵێ دەنگ زۆر وازحە باشە زۆر ڕێز و احترام هەیە سپاس بۆ مامۆستا هەژار سپاس بۆ بەڕاستی مێگاماین کە بەڕاستی ئەوە حەز دەکەم ئێتیمامێکی باش بە حسا دەداتن من بەڕاستی احتیمالە چەند دقیق وەختان بگرم بەڵام هەندێک ملاحەزاتم هەبوو هەندێک تێبینی کە احتیمالە وێبنارەکەمان دەوڵەمەند کە ئەگەر ڕوخسەتەبی و هەندێک دوو پرسیارشم احتیمالە لا دروست ببیتن احتیمالە تەرحی بکەم بەنسبەت مەسەلەی ستاتستیک بەڕاستی هەروەکو مامۆستا باسی کرد زمان حاڵی هەموو زانستەکانە بەڵام ڕاستەکەی ملاحەزەی یەکەم لە میدل ئیست واتە شەرق ئەوسەد مامۆستا وتی ئەو مشکلە یەکجار زۆرە داتا مەسەل زۆر بە ئەوەی ئەمن دەڵێم احتمالە لە شەرق ئەوسەد مەجموعە دەوڵەتێکی زۆر ئەو عیلاجیان کردبی بەڕاستی عیلاجی داتا بانکینگ و ئانە مشکلیان نەبیتن بەڵام ئەوەی ئەمن زۆر گرنگە ئەو خۆشەویستانی کە ئامادەبوون تەرحی بکەم ڕاستی مەسەلەی کوێشنەر و فۆرمی ڕاقسیە کە یعنی
جامعات عراقی تقریبا حلی ئەو مشکلیان کردیە بەڵام ئەمن وا هەز دەکەم لایمە ئەو حلە نەکرایە نەمانتوانیشە بۆ زانکۆ تەرحی کەین احتیمال لە ڕێگای دکتۆر هینداد طرح بکرێت زۆرم پێ باشترە ئەویش ئێستا باسی دەکەم ڕاستەکەی کوێشنەر دکتۆر دزاین چی لێ هاتیە ئەو وێبنارە ئێستا دکتۆر مامۆستا باسی کرد زیاتر لایانی ئینسانی گرتەوە نەک لایانی زانستەکەی ینی مەبەستم زیاتر لایانی کوێشنەر و لایانی داتا کۆلکشن بەو نەوعی بیت کوێشنایە بەڕاستی لێرە ئێستا ئەوەی ئەمن دەبینم توێژەرانمان بە شێوەیەکی گشتی یەکسەر دەچی هەندێک سوال دادەنێ سوالەکان کۆ دەکاتەوە یەکسەر تەبعی دەکا ریلابلیتی و ڤالیدیتیەکەی زۆر بە ئیهمالی دەکە بە تایبەتی ڤالیدیتیەکە ڤالیدیتیەکە کە پێویستە مەجموعەکی ئەشخاص ئەکسپیرینس لەو بابەتە بیبینن ئێمە ینی ڕۆژانە چەندەها فۆرم دێت مامۆستا بەس تەوقیعەکەی بکەم بەس ئەوەکەی بکەوتەوە کەواتە ڤالیدیتیەکە خەتەرترین شتە کە ئەمن دەیبینم لە کوێشنەرێک لای ئێمە کە زۆر ئیهمال دەکرێت ئەو سوالانە دەبی پرسیار بکەین ئەو پرسیارانی کە دادەێ ئایا لە خۆڕا دەتوانین داینین بەڕێی من ناخێر ناتوانی بەڕاستی دەبی لیتچە ریڤیو واتە دیراسات سابقا ئەوە نقطەی ڕئیسیە مجموعەیەک فۆرم لەو بابەتە دەربینی ئەو لە ئەمریکای کردی ئەو لە ئەوروپای کردی ئەو لە فلان شوێنی کردی هەمووی دانەی لە پێشە خۆت ئەم سوالانەی لەگەڵ کۆمەڵگەی من دەگونجێ سوالەکان دەربینی بەڵام بە کەیفی خۆشم نا لەگەڵ مشریفم لەگەڵ ڤالیدیتیەکەی کە مەجموعەیە خوبەڕا بینی ئەو جە بەڕاستی دێنە سەر خاڵی ڕئیسی کە ئەویش چییە ریلابلیتی بۆ بکەیت مامۆستا لە یەک نقطەی بەڕاستی ئیشارەتی پێکرد بەس بە سەریعی داڕۆی ئەوش لە مەوزوعی پایلۆت ستەدی و تێست ئەند ریتێست تێست ئەند ریتێست بەڕاستی ئەمەش خەلەلێکی زۆر گەورەیە زۆربەی فۆرمەکان ئەوی دەبینین ریلابلیتی و ریلابلیتەکەی بە تایبەتی ئەمن تەقسیمی دەکەم بۆ دوو ریلابلیتی ئەویش یەکەمیان ئینتێرنەڵ ریلابلیتی لەگەڵ ئەکستێرنەڵ ئاگدار بین زۆر خەتەر ئینتێرنەڵمان هەیە ئەکستێرنەڵ بە ئەکستێرنەڵ دەکە خارجی ئەوەی تایم تەسیری لێ دەکات ئایا ریلابل یعنی چییە یعنی ئەو سوالای کە دامنایە تایم تەسیری لێ دەکەیان نا تایم تەسیری لێ دەکە ئەوش بەچە بەڕاستی بە تێست ئەند ریتێست بە تێست ئەند ریتێست لێرە مەجال نییە بە تەفسیل بەڵام ئەوە نقطەیەکی زۆر گرنگە نقطەی هەرە سەرەکی کە بەڕاستی دکتۆر کە ئێستا زانکۆکانی عێراق هەمووی تەطبیقی دەکە ئەویش ئەمەی خوارە ئێستا ئەمە نەمانتوانین تەرحکەین بڵێن احتیمالە جەماعەت بازاری خۆیان خۆش دەکەن ئەویش ئەوەی خوارەوە لە بەغدای ئێستا هیچ ڕیسالەیەک ناچێتە مناقەشە هەتا وەکو مقەیمێکی ئەگەر ڕیسالەکە ئەگەر فیسەکەیان مقەیمێکی ئیحسایی تەقیمینەکە ئێستم لە بەغدایە بەڕاستی چەندەها فۆرمی تەقیمم لۆ هاتیە لەسەر هەموو شتێک پرسیارەکان بە سەریعی ئایا ئەو سامپڵ سایزەی وەریگرتیە تەواوە یەک دوو ئایا ئەو داتای کۆلکشنی کردێت تەواوە سێ ئەو مەقایسانێ بەکاری نایە تەواوە 4 5 6 بەڕاستی شت پێ بڵێم با گلەیەک لە خۆمان بکەین هەموو ئیحسایەکیش ناتوانیت جوابی ئەو سوالانە بداتەوە ئەگەر ئینفۆرمێشنێک و باگراوندێکی نەبیتن بەس زۆر مهمە بڵێ ئەم خاڵانە تەوقیعی لەسەر دەکا و مەسئولیەتی ئەم تەحلیلە هەمووی دەکەوێتە سەر ئەو شخصی کە تەقیمی دەکات فاقتراحي من سيا براستي احتمال الجامعات توزق لوي او بلام تاكيدم او استفاده دبيتن اجر مقاومه شي احصائي اجر اوجنا كلي راي من شتشكين نك دكتور رزقار نك مع مستاجر هر احصائي شتر بله كاك دكتور مايك كتبك واجر ازيدني مايك كد داخله كاك دكتور رزقار كاك دكتور رزقار جمال لدن قدنيا اگر مايك كد بكيوا بالله استاذ عفوا او تليفونك بو داولي شردني او بلام رجاء بيج او فورمكي توزيع بكي فورمكا بايكي ستاتستيك ببينيتن على الاقل خللكاني ام خللاني كدروز دبي استبراستان بيبلم ديها فورم داتا هاتو بومان داتا فقيري هموي توزيع كرديه يتسبكاتن هموي باونلاين هموي غاري دا هموي اوكي بلام كتماشادكي هم سؤال كان مشاكل احصائيه ده او خالي دوم خالي سيم كوتاي بي دين مستم ويبنارك بناوي تسبو بناوي باشترين شي كدنا من يك اقتراحهم هيا احصاء بخوي علمي قرصه دبي بلغي بزمان حالي
ئەو خەڵکی قسام بکە یعنی دەبی لغەی کوردی لێت تێبگا عەرەبی لێت تێبگا تاریخ لێت تێبگا ئینگلیزی لێت تێبگا من دەڵێم بریا ئەگەر سمینارێک یاوەی بنارێک مامۆستا هەر مامۆستایەکی کاتب تی تێست کای سکوێر ئف تێست کۆڕەلیشن ڕگریشن ئیلا ئاخیر ئەم تێستانە کەی بەکاری دێنم تی تێست بە سەریعی بەسەری تی تێست کۆمپێرمین تەواو کۆمپێرمین کاتێک دەمەوێت مقارنەی ئەڤێرەج بکەم یەکسەر تی تێست دێتە ناومش کای سکوێر مامۆستا باسی کای سکوێر کای سکوێر بۆ چ بەکاری کای سکوێر ئەسڵەن کۆڕەلیشنە ڕیلیشنە بەڵام لۆنە و عەداتایەکی کە ئێستا پرسیارێکم هەیە لە مامۆستای کۆتایی پێدیم ئف تێست ئەنۆڤەل و چ بەکارێک عینم بۆ کۆمپێرمین بەڵام زیاتر لە 2 سامپڵم هەبیتە کۆڕەلیشن کە ئەوە زۆر میمە ڕیلیشنی یعنی هەموو زانستەکانی با لۆیان کورت کەمەوە جەماعەت هەموویە 3 نەوعە داتام هەیە سکێل ئۆردینەل نۆمینەل سکێل ئۆردینەل نۆمینەل کاکە سکێل بوو پێرسنە ئۆردینەل بوو سپێرمانە نۆمینەل بوو یەکسەر بڕۆ سەر کای سکوێر کای سکوێر عینەن چ دەدۆنستەوە تێستی ئیندیپێندنسی لۆ دەکە یعنی پێ دەڵێ ڕیلیشن هەیە بینی سمۆکینگ لەگەڵ جێندەر تەواو نقطە سەری پێم پرسیارێکم هەبوو ملاحەزەیەک بەڕاستی لە کای سکوێرەکەی مامۆستا هەژاری بینیم مێڵ و فیمێڵ بوو لەگەڵ هەندێک اختیاراتی کە مین و ستاندەردیڤیشنی دانابوو سوالەکەم ئەوەیە ئەگەر بستەوە سەرێ لە کای سکوێر ئەم سێڵانە واتە ئەوەی تەقاتوعەکەی دروست دەبیتن دەبی فریکوێنسیبی نابی داتابیتن 3.3 مین یعنی دەبی فریکوێنسی یعنی بۆ نمونە ئێستا ئەگەر جێندەری وەرگری مێڵ ئەند فیمێڵ لەگەڵ سمۆکینگ ئەند نۆ سمۆکینگ ئەو سێڵەی ناوێ ئەڤەرێج بی دەبی چ بیتن مەسەلەن 5 کەسم هەیە مێڵە جگەرەش دەچێشی 6 کەسم هەیە فیمێڵەوە ئەوە خاڵی ئەو پرسیاری لۆ مامۆستا پرسیارێکی تریش لە مەسلەی نۆمینەڵ ئەگەر داتایەکەم نۆمینەڵ بوو کۆڕەلیشن دەتانین بدۆزینەوە ملاحەزەکەم لەسەر ئەوەیە لۆ مامۆستا هەژاریش وەکو وتم ئۆردینەڵ بیدەبی داتایەکە اینجا دەتوانانی سپێرمان بەکاربیین سپێرمان ڕەنگ کۆڕەلیشن ها ناوی چییە سپێرمان ڕەنگ کۆڕەلی ڕەنگ یعنی چییە یعنی تەرتیب واتە ئۆردینەڵ ئەمە زۆر سوپاسان دەکەم داوای لێبوردن دەستاوت خۆشکار دکتۆر ڕزگار زۆر سوپاس کە بەڕاستی بە قسەکانت و مداخەلەکەت دەوڵەمەندتر بوو هەرچەندە من وەکو دیفاع ناڵێم بەڵام لەبەر کاتەکە مامۆستاژار بە منی گوت چ باسکەم وتم وەڵی شتی عمومیات دەتوانین زۆر باسکە ناتوانین یەک بابەت وەرگرین و بچینە ناو قوڵای شتەکە ڕەنگە ئەوە وەکو وێبینارێکی گشتی تەماشا بکرێت بەڵام حەز دەکەم لێرە تەکلیفەک لە دکتۆر ڕزگار بکەین ئەگەر لە وەختێکی نزیک وێبینارێکی تایبەت لەسەر با بڵێن چۆنیەتی دانانی کوێشنێر و ئەو خەتەواتانەی کە پێویستە لە بۆ مامکە زۆر سوپاسی دەکەین هەرچەندە دەزانم مانعیشی نییە بەڵام لێرە تووشی مووقفی دەکەم لە خزمەت داوام دکتۆر زۆر داوای لێ بردەم زۆر سپاس دەست و چاوت خۆش نا بەسوود بە زۆر سپاس بە دکتۆرە حەمدیەش وەربگرین دوایش فاتیمە خان ئەو جە مامۆستاژار ئەگەر مەجالت هەبوو جوابیان بدەوە یان علیقەکەبی مەرجیش نیە هەموو پرسیارەکان جواب بدرێتەوە هەندێکی تێبینی و پێشنیارن زیاتر پرسیار زۆر باشە دکتۆرە حەمدیە غەڵەت نەبووم فەرموو لە زانکۆی هەولێری پزیشکی زۆر سپاس کاک دکتۆر هیمداد بۆ ئەو چالاکی ئێوە و زۆر سپاس بۆ مامۆستا هەژاریش کە دەبینم زۆر ئیحسایەکی ڕوحسووکە و چالاکە و هاتیتە ناو مەیدانێ و بەڕاستی خەڵکی زۆر ئیسفادە دەکات من هەرچەندە هەندێک سەر و پێک دەشکێنم لە ئیحسا باشم خراپ نیمە بەڵام ئەوڕۆ زیاتر فێر بووم شتی تر باشتر فێر بووم دەستی خۆشبی منیش هەمان دوو کۆمنتی دکتۆر ڕزگارم هەیە زۆر بە کورتی یەکەم ئەوەڵەن حەسەب تایتلەکە ئەمە تەسەوڕم دەکرد ئسلایدی آخر زیاتر مناقشە بکرێ بەوەی زیاتر لێ فێر بین ئینشاءالله لە داهاتوو ئەگەر بتوانن ئەوانە زیاتر بۆمان شەرحکەن باشترە و خاڵی دومیش هەمان تیبلی کە ئێستا لەسەر شاشەیە بەڕاستی ئەمنیش ملاحزەم هەبوو ئەوە کای سکوێر بوو بەڵام لێرە مین دانراوە کە تەسەوڕ دەکەم دەبی فرێکوێنسی و پەرسەنتێژ دابنرێ هەر ئەوە زۆر سپاستان دەکەم دەستان خۆش دەست و چاوت خۆش زۆر سپاس دکتۆرە حەمدیە فاتیمە محەممەد دەستی بەرز کردوێتەوە فەرموو فاتیمە خان مایکەکەت بکەوە فەرموو زۆر سپاس دکتۆرجیان مامۆستا فاتمە لە کۆلیژی زانست
سەرەتا زۆر سوپاسی ئەکادیمیای مێگامایند پلاس دەکەم بە تایبەتی ئوستازی بەڕێزی و خۆشەویست مامۆستا هەژار و هەروەها مامۆستا هیمداد و مامۆستا ڕزگار دەستان خۆشبێ بە پرزەنتێشنەکە زۆر بە سوود و زۆر سوودمان لێ بینی. وەڵام من دوو خاڵم هێدەمێ باس بکەم. یەکەمیان پرسیارێکە ئایا بۆ شیکردنەوە یان تەحلیلکردنی ئۆنلاین کوێشنیر دەکرێت ڕێگای کڕۆس تابیوڵیشن بەکاربێنین یان ڕێگای تری باشتر هەیە بۆ تەحلیلکردنی ئەم جۆرە داتایانە ئەگەر هاتووم بەڵێ و هەروەها دووەمیش تاوەکو زیاتر سوود وەربگرین لەو وێبنارە و هەروەها پاوەرپۆینت پرزەنتێشنەکەمان لەلابێ ئەگەر دەکرێت نوسخەمان بۆ بنێری بە ئیمێل تاوەکو لامان ببینێتەوە و کەسی تریش زیاتر سوودمەند بی لێ وە زۆر سوپاس بڕێز. دەستان خۆش بێت زۆر سوپاس وەکو گوتمان ئینشاڵڵا سلایدەکان لەگەر لینکی تۆماری هەموو وێبینارەکە لە گروپەکان دەنێرین لە بۆتان. ئەوانە جواب دەینەوە کاکتۆر قسەتەیە؟ وەڵی نازانم ئەوانە جواب دەدەیەوە دوای ئەوانتر وەردە باشە ئەوانە جوابدەوە ئەگەر بە کورتیبی زۆر باشە تا ئەوان تریش مەجای چەکردنیان هەبی فەرموو. بەسەرتان زۆر زۆر خۆشحاڵم کە دکتۆر ڕزگار لێرە بوو و مناقەشەی کرد و هەندێک زانیاری تری خستە سەر سمینارەکەی ئێمە. هەندێک خاڵە من کە باسم نەکردێ لێرە دکتۆر ڕزگار چونکە تایمەکە زۆر زۆر مەحدودە و چەند شتێکم هەڵبژاردە دکتۆر هیمداد باسی کرد دەبوایە یەک و شتێکی کەمیان لێ باز بکەم. سەبارەت بەو ئەوەی کە باز دەکە کە فۆرمی ڕاپرسی و ڕێلابڵتی و تێستی ڤاڵیدیتی دەوەکرێت ئەمە 100% لەگەڵیمە چونکە زۆربەی زۆری ئەو توێژەرانەی کە توێژینەوەکانە دەکەن لە کاتێکدا دەیداج کاملی هەیە هیچ کێشەی نییە بەڵام ڤاڵید نییە ڕیلایبڵ نییە کەواتەوەکو ئەوەیە کە هیچی نەکردبێت دەبێت دووبارە دەست پێ بکاتەوە بەزەگەر هات و خۆی پاڵت ستەدی بکردبە تووشی ئەو کێشەیە نەدەبوو وەبزانم ئەوشمان بەڕوونی تێدا باس کرد باسی ئەوەی دەکە کە ئەترۆحەکان هەمووی ئامارناس ببینی وەڵایە من پێم باشە بەڵام بەبڕان من لە ناو زانکۆ لیژنەکە بیتن ینی لە بەشی ئامار لیژنەکە بیتن بچێتەوە وێندە ینی زیاتر لە سەرۆکاتی زانکۆ ئەوان نەبی و پێشتی زۆر هەوڵماندا ئەو ئۆفیسە لە ناو زانکۆ برەوی پێ بدەینەوەوانە بەڵام لەبەر چەند هۆکارێک نەماتوانی برەوی پێ بدەین. باسی تێستەکانی کرد و ئەبزانم باسمان کرد تی تێست و ئەوانە کۆمپێر مین دەکاتن و ئەڤەرێجەکەی ئەوانە بەڵام ئەگەرە تو بین دانەدانەوانە باز بکەین بەڕاستی کاکتۆر کاتێکی زۆر زۆری دەوێتن ئاسان نییە. ئەو پرسیارەی کاک دکتۆر و دکتۆرە حەمدێ کە باسی کای سکوێر دەکەن لێرانە ئەو دیڤۆرسا ئەو کۆمەن کۆز ئۆف دیڤۆرس کە مەسەن سێکند مەریج لێرانەمە ئۆردینەڵمان هەبووە لێرانە کە ئۆردینەڵمان هەبووە 5 پوین لیکەر سکێڵە یعنی لێرە ئۆردینەڵە سترۆنگلی ئەگری ئەگری نیوترال دیسەگری سترۆنگلی دیسەگری و لێرانەش کۆی گشتی پرسیارە کە مینوستان دیڤیشنمان لێ دۆزیتەوە زۆر زۆر نۆرمەڵە و دەشتوانین چەند پێپەرێکتان لەو بنێرین کە لەو شێوازە ئیشیان کردووە لە داهاتووە زۆر زۆر فریکوێنسیش بی لێرە زۆر زۆر نۆرمەڵە هەمان ئیش دەردەخاتن کە ومێنەکان کاریگەرتر بوونە لە بۆ لێک جیابوونەوە وەک لە مێنەکان. سەبارەت بە کۆڕلیشن ڕنگ سپێرمان وابزانم باسم کرد گوتم ڕنگ سپێرمان دەبی ئۆردینەڵ بی دەیتاکەت وەکو باسی ئەوم کرد کە لیڤڵ ئۆف ئێجوکیشن پرایمەری سێکەندەری های سکۆڵ یونیڤەرسیتی ئان PhD ئەوە باسمان کرد کە لە ڕنگ سپێرمانە دەبێت ئۆردینەڵ بێت لە ئەوە دوایی تێدایە ئینشاءڵڵا دەبین. لاست پیج کە دکتۆرە حەمدیە باسیەوەی دەکاتن دەبووە زیاتر ئاماژەی پێ بکەین ڕاست دەکەی دکتۆرە حەمدیە ئەوە کۆڕلیشن و ڕگرێشن زۆر زۆر فراوانە بەڕاستی سمینارێکی تایبەتی دەوێت ئەمێن لە بۆ وڵاتی یوکەیم کرد تقریبان 2 مانگ پێش ئێستاکە ئەنی یەک سمینار یەک سەعاتی کامل خەریک بووین ئینجا توانیمان کەڤەری کۆڕلیشن و ڕگرێشن بە تەواوی بکەین. مامۆستا فاتیمە باسی ئۆنلاین دەکاتن ئەو پرسیارانەی ئۆنلاین زیاتر مەبەستی فۆرمی ڕاپرسیە کە ئەمە فۆرمی ڕاپرسی دەکەین زۆربەی زۆری پرسیارەکانمان نۆمینەڵە کە پرسیارەکانمان نۆمینەڵ بێتن ئەو کاتە دەچێتە لای کای سکوێر چکە تو دوو پرسیاری نۆمینەڵ تێ بۆ نمونە سمۆکینگ گەرە دەکێشی یان ناکێشی لەگەڵ جێندەرە کوڕ و کچ ئەوە یەکسەر دەستە کرۆستابولیشن ناوی لێندرایە کرۆستابولیشن لە SPSS ئەگەنا خۆی ئیشی کای سکوێر
تست دەکاتن دەتوانی تستی دیکە بکەیت بۆ نمونە ئیندیپێن سامپڵتی تست بەڵام ئەو کات دەبی گۆڕاوە چ ژمارەی تەبی وەکو ئەیج و سەلەری و ئەوانە اینجا لەگەڵ نۆمینەڵەکی تو برانچ وەکو سمۆکەر و نەسمۆکەر وەکو پیشنت و کۆنتترۆل وەکو جگەرەکێش و جگەرە نەکەش پێکەوە ڕەتیان کەیتەوە تستەکەی بکەیت کاکتۆر جوان داوە بە خێرایی دەستت خۆشبی زۆر سپاس مامۆستاژان ڕاژان سەلاح لە چات نووسیتی دەڵێ دەست p value for independent variable غەڵەتەکەی خۆیتی should be smaller than 0.05 يعني هەموو کات وایە ئەو نازم پرسیارەکەی وازەحیان ئەوهای نووسیە بەڵێ کاکتۆر بەڵێ ئامۆستا ڕاژان وەڵامەکەت وەرگرت با دکتۆر ئازاد وەرگرین لە زانکۆی سلێمانی کاک دکتۆر ئازاد فەرموو دوای ئەوە کاک دڵشاد دوای ئەوە عالیە زۆر زۆر سپاس کاک دکتۆر جان بۆ مێگامایند پلاس بۆ ئەم چالاکیانەی و هەروە زۆر زۆر سپاسی کاک دکتۆرە ژارەکەم بۆ ئەم پرزنتێشنە جوانەی ئەوەی ڕاستی بێ من خۆ دەزانی ئێمە لە اختصاسمان زمانە ئەوەندەی کە پەیوەندی بە منەوە هەیە تەنها دوو پرسیارم هەیە لە مامۆستا پرسیاری یەکەمیان لە لای ئێمە پریتست لە ئەپلاید لینگویستیکسە جیاوازە لە پایلەت تست پریتست عادەتەن ئێمە بەکارهێنین بۆ پێش ئەوەی بمانەوێت کۆرسێک شتێکی لەم بابەتانە پێشکەشکەین بۆ خوێندکارەکانمان هەڵەستین بزانین چەنە ئاگان لەم بابەتە هەیە پریتستێکیانەکەین پاشان کۆرسەکان پێڵێن دو ئەوە پۆستێستێکیانەکەین بەڵام پایلەت تستەکە بۆ هەر کوێشنێ بێ و یاخود بۆ هەر کۆرسێ بێکەوە هەمانە گروپێکی تایبەت کە کەمتر زیاتر نەبێت لە 130 خوێندکارەکان یاخود ئەو سامپڵێکەوە هەمانە تستیانەکەین بۆی بزانین ڕێلایبڵیتی و ڤالیدیتی ئەم کۆرسەی ئێمە چۆنە بەو شێوەیە بێ لەبەرەوە بە مامۆستاژارە لێم من کە لە لای ئێمە پایلەت تست لەگەڵ پری تست فەرقیە جانازم ئایا ئەمە لە ستاتیستیکشە بە هەمان شێوەیان ئەمە پرسیاری یەکەممە پرسیاری دووەمیش زۆر زۆر سوپاسی یەکەم کە بیدایەتی هینەکەی باسی ئەوەی پرزنتێشنەکەی بەڕاستی بەشەکانی ئێمە دایمە داوای ئەوە ئەکەن کە تایتڵی بەحسەکانمان کورت و پوخت و ئەوە بێ بەڵام نارەوین داون ئەوەی کە بەڕێزی کردی لە دیڤۆرسەوە هاتە خوارەوە بۆ یعنی نەڕەونداونی کرد بۆ تۆپیکێکی زۆر معقولی زانستی کە ڤاریەبڵەکانی هەموویە دیارە ئەمە شتێکی زۆر هیوادارم ئەمە زۆربەی بەشەکانمان محاولەی ئەو بکەن کە بەم شێوە نەڕەونداونی تۆپیکەکان بکەن نەوەکو بە شێوەیەکی جەنەرەڵ شتێدا بنرێ و دوایی ڕسەرچەبڵ نەبێ سوپاسدانەکەم زۆر خۆش بی کاکتۆر ئازاد زۆر سپاس کاکتۆر ئازاد لە زانکۆی سلێمانیەوە مامۆستا دڵشاد ئەگە غەڵەت نەبم کاک دڵشاد مامۆستا دڵشاد فەرموو مامۆستا دڵشاد جعفەر مەحموود ئەگە غەڵەت نەبم مایکەکەت بکەوە فەرموو ئەو کاتتان باشتر مامۆستا دڵشاد فەرموو دەستخۆشیتان لێ دەکەم وڵای من سێ پرسیارم هەبوو یەکەچیان دەکەتە ناو تەوزیعاتەکی کەم طبعاً پشتگیری لە قسەکەی مامۆستاکەم لەوەی کە ئێمە پێویستە پێش ئەوەی کوێشنێر دروست بکەین یعنی خوێندنەوەی تەواومان هەبی مامۆستا ڕزگاریش باسی و بابەتی کرد کە لیتریچە ڕڤیۆکی چاک بۆ بابەتەکە بکەین ئەو زەبێن هەندێک سێتی کوێشن دابنین لەوەی کوێشنەکانمان ریلایبڵیتیەکی چاکی تێدابیلەوەی هەتا دەست بە ئەحسایەکەی بکەین ڕاستی دوو پرسیارچکەی ئەوەی کە یەکەمیان کە باسم کرد لەوەیە ستاندەرد دیڤیشن لۆچمە بەستێک بەکار دەهێنرێت لە دیراسە یعنی علوم ئینسانیەکان بۆ نمونە ئەگەر زمان و ئەپلای لینگویستیک بێ ئەوە یەک دووەم پارتیسپانتەکانی پایلۆت تست لە چه حالەتێک دەتوانین لە ریل پارتیسپانت بەکاری بینینەوە ئایا مەفروزە هەموو کاتێک ڕێی بدەین یا ئەوە تا دەستان خۆش زۆر سپاس دەست خۆش مامۆستا دڵشاد زۆر سپاس عالیە نووسرا عالیە فەرموو مامۆستا
زۆر سوپاس کاک دکتۆر دەستخۆشتان لێ دەکەم و دەستخۆشی لە کاک دکتۆر هەژار دەکەم خوا تەمەتان درێژکایە خوا بەنسبەت کوێشنیر ئایا مامۆستا هەژار کو باشی دەزانی کوێشنیرەکە بەنسبەت لیکرد سکیلی دەڵێن ئایا دووبی بۆ نمونە ئەگری یان دس ئەگری بی یان پێنج دانەبی دس ئەگری strongly disagree agreed strongly disagree یان ئەوەکەی تریش بەبیرم نما یعنی پێنج بی یان دووبی باشترە بەڕێمی دەست خۆش مامۆستا سپاستان دەکەم مەمنون زۆر سپاس بەیان عومەر با ئاخر کەسبی بەیان عومەر فەرموو مامۆستا بەیان سڵام مامۆستا گیان گوێتان لەدەنگمە بەڵێ مامۆستا فەرموو دەستخۆشیتان لێ یەکەم لەشتان ساغ بێ بابەتێکی زۆر جوان بوو من دوو پرسیارم هەیە یەکێکیان مامۆستا فەرمووی بە پێی تایتڵەکەت پێویستیت بە پرسیارە بێ من چۆن بزانم بە پێی تایتڵەکەم چەند پرسیارم پێویستە بۆ کوێشنەرەکەم ئەمە پرسیار یەکەم پرسیاری دووەمم بۆ نمونە من ئەگەر بەحثێکم هەبێ کەیس و کۆنترۆڵم هەیە من چۆن بتوانم سامپڵ سایز لە بینیانە بۆ هەمویان دیاری بکەم دەستان خۆش بێ زۆر سپاس مامۆستا هەژارەکە دەست پێ بکەیت ئەگەر کات ماوە پرسیاری تر وەردەگرین ئەگەر کات نماوە داوای لێبوردن دەکەین لەوانی تر فەرموو مامۆستا هەژار ئەوانە جواب دێەوە دکتۆر ئازاد و مامۆستا دڵشاد و عالیە و بەیان عفوا لە مامۆستا ڕاژانەوە دەست پێ دەکەم ڕاستە دەبێت دکتۆرجان مامۆستا ڕاژان باسی نرخی ئەلفای کرد ئۆکەی کە لە ئیندیپێندنت سامپڵ پیڤالو ئەوە نرخەکە کە دەردەچی لە بۆی بڕیار بدەین ئەو تێستی کردیتمان معنەویە یانە سیگنیفیکانتە یانە اینجا بەراوردی دەکەین لەگەڵ چ لەگە ئەلفا کە پرۆبەبلیتی تایپ 1 ئێرەرە 0.05 یان 0.01 یا کەمتر ئەو ئەلفایە گوتی ئایا هەموو کا 0.05 ئێمە وەکو بیستومانە و فێر بووینە لە دراساتی ئینسانیەکان هەموو کات لە 0.05 بەڵام ئەگەر تۆ چیتە دراسەیەکی طبی زانستی 105 زۆر زۆرە یعنی تۆ ڕێژەی ئێرەڕت 105 بی زۆر زۆرە وا باشە تۆ بیکەیتە 100 یا لە 1000 یا لە 10,000 یەکە بەڵام تۆ لەسەر حەبێک لەسەر چارەسەرێک ئیشەکەی معقول نییە تو 105 دابنی 100 زۆرە وا باشە 10,000 یا لە 100,000 واتە چەند ئەو ئەلفایە بچووکتر بکەیتەوە ئەو ریزڵتە ڕێلابڵتر و ئەکورێنستر دەبێتە دەبارەت بەڕێز دکتۆر ئازادە کە لە بەشی لانگویژ لە زانکۆی سلێمانیەوە لەو وشەیەک لەگەڵ ئەو تەناقوسێک دروست بۆ لای ئەو حەقی خۆیەتی دەرێ ئێمە بەزانیتمان پالەت تێستە نەمازانیە پری تێستێ کاکتۆر جان قسەکەی تو زۆر ڕاستە پری تێست و پۆست تێستمانەیە لە زۆربەی ئینسانیەکانە بگرن لە لانگویجەکانیش پری تێستێک دەکەی لە بۆ کارێک دوای ئەو پۆست تێست دەکەی پاشماوەیەک بەڵام ئێمە لە ئامارە پالەت تێست ناوی دووەمی پری تێستە ینی وەکو ناوێشتی وەکو سینە نەمیتی ئۆکەی ئەگەرنا ئەو قسەی جەنابەت دەیکەی زۆر ڕاستە لە دراساتی ئێوە پریتێستانەیە سەرەتا پێشەوەی دەست بە کۆرسێک بکەی یا دەست بەکارێک بکەی یا توێژنەوەک بکەی سەرەتا لیڤڵی ئەو کەسانە پریتێست دەکەی بزانە لە چ ئاستێکە دوای ماوەیەک لە کۆرسێکی نوێ یا لە بیرۆکەیەکی نوێ کە تەطبیق دەکەی لەسەری پۆستێستیان دەکەی بزانە بە کوێ گەیشتونە قسەکەی تو زۆر تەواو باسی پایلەت تێستت کرد ئەوە ڕاستە کە ڕێژەیە وەردەگری لەناو ئەو سامپڵەی خۆت ڕێژەیە وەردەگری 15-20 وەردەگری بڵاوی دەکەیتەوە ئەو پالەت تێستە چەند ئەنجامێکت بۆ ڕوون دەکاتەوە وەکو باسمان کرد دەتوانێت ڕڤژنی زۆربەی ئەو پرسیارانە بکەی کە ناو فۆرمەکەت هەیە تایتڵ باسی کرد کە بەم شێوازە دایدەبەزێنین بەبڕای من ئەوە شێوازێکی باشە مامۆستا دڵشاد باسی وەی کرد پێش ئەوەی هەموو فۆرمەکان بڵاو بکەینەوە ئەبێت لیتریچەر ریڤیو بخینەوە طبعا لیتریچەر ریڤیو زۆر میوە لیتریچەر ریڤیوات لێ دەکات ئەو بەحسانەی پێشوو ڕێگەت پێ نیشاندا چ پرسیاری لە ناو فۆرمی ڕاپرسیەکەت بێت یعنی ئەو یەک لە ڕێگاکانە تو فۆرمی ڕاپرسی دروست دەکەی ئێستا لە هەندێک اختصاسە بۆ نمونە لە بزنسە هەموو فۆرمی ڕاپرسی ئامادەکراویان هەیە بەس چ دەکەیت چەند فاکتەرێک لەو بەحسەی دێنی چەند فاکتەرێک لەو بەحسەی دێنی داهین نەکەن یەکتر کە پالەت تێستیش دەکەی لە بۆی بزانی ئەو فاکتەرانە کە پێشتر بەیەکەوە دانەندرانە ئەو تو یەکەم جارە دایدەنی یا دووەم جارە یا لە ژینگەکەی تو چەند ریلایەبڵە ئەکید ئەبێ بیخوێنینەوە باسی وەی کە ستاندەرد دیڤیژن ئیشی چیە لە ناو توێژینەوەیە
ئەگەر ئەمە باسی پێوەرەکانی سنترال تێندنسی بکەین کە مین و میدیەن و مۆدا ئەوە ناوەڕاستی بەیانات دەدۆزێتەوە بۆ نمە یەک نرخە گزارش لە ناوەڕاستی ئەو دیتایە دەکا کە تۆیتت بۆ نەکە باسی تەمەن دەکەی ئەمن ناڵین 50 کەسمانی هەر یەک تەمەنیان چەندە نەخێر دەڵێن ناوەڕاستی تەمەن لە قوتابیانی پۆلی ئەوەندە لە زانکۆیەوە لەوە یەکسانە بە 21 ساڵ هەموو کەس ئەو کات دەزانی ئەوە ناوەڕاستە بەس کە باسی ستاندرد دیڤیشن دەکەین ستاندرد دیڤیشن ئیشی چیە پەرشوبڵاویە پەرشوبڵاوی چییە یعنی چەند تەشەتوت هەیە لەو بەیاناتانە هەیە زیاترەوە لەو کاتە بەکاردێکە تو دوو دەیتا سێت هەیە دوو گەزم بەسەر دوو کۆمپانیات هەیە کۆمپانیە ئێ کۆمپانیە بی هەردووچیان فەرمانبەری هەیە ئەو موچەی دەداتە فەرمانبەرەکانی ئەوش موچەی داتە فەرمانبەرەکان ئەگەر بتوێ کۆمپێر بکەیت دەتێ بزانی کام باشترە هەر چەندی ستاندرد دیڤیشن بچووکتر بێ لەو حاڵەتەیە باشترە بۆ کە ستاندرد دیڤیشن کەم بوو واتە نرخی عەفوەن موچەی فەرمانبەرەکان دووری موچەی فەرمانبەرەکان لە ناوەڕاست نزیکە لە ناوەڕاست کە مینە ئەگەر هاتوو ستاندرد دیڤیشن گەورە بوو کەواتە موچەی هەرێک لە فەرمانبەرەکان دوورترە لە ناوەڕاستی ئەو کۆمپانیای دیکە کە هەیتر بۆچی کەمتر بێ باشترە کەمتر بێ واتە ئەو کۆمپانیایە ستاندرد دیڤیشنی بچووکتر دەدەچی کە موچەکانیان لێک نزیکە هەمووی 600 دلار 500 دلار 550 دلار بەڵام کۆمپانیەکەی تر دەبینی هەندێکیان 200-300 دلارە بەڵام هەندێکیان 20 وەرەقەیە 18 وەرەقەیە 17 وەرەقەیە ئەو دوو کۆمپانیاش بۆ یەکەم باشترە چونکە تەشەتوت کەمە لێک نزیکن کەواتە تو دوو بەیانی سێ بەیانی بچی لەو کۆمپانیایە ئیش بکەیت هەز بە ڕاحەتیەک و ئیسراحەتێکی زیاتر دەکەی وەک لەو کۆمپانیای کە دپرێشن و ڤێریشن و ستاندرد دیڤیشنی زۆر خۆش مامۆستاژە ئەگەر دوو پرسیارەکەی تر عالیە و بەیانیش پرسیارە چ کردی ئەو پرسیارانەی لە پایلەت تێستا ئەو فۆرمانەی دابەشت کردێ دەتوانی بەکاربینیەوە بەڵێ دەتوانی بە کاتێکدا ئەگەر هاتوو فۆرمەکەت 100% ڕێلایەبڵ بوو هیچ دەستکاریت نەکرد بەڵام یەک پرسیار بگۆڕیت ئەو فۆرمانە بە کەڵک نامێنێت یەک پرسیار مامۆستا عالیا باز دەکا پرسیار یەس و نۆ بیان لیکەر سکیڵ بیتن هەندێک پرسیار هەیە تەنها دەبێت یەس و نۆ بی ئۆکەی تۆ نەخۆشی کۆڕۆنەت هەیە یان نە بەڵێ نەخێر من ناتوانم بیکەمە لیکەسکەڵ زۆرم لێ کەمم لێ نەخێر بەڵام هەندێک پرسیار هەیە باشترە لیکەسکەڵ بی ئەوەش دەوەستێتە سەر زیرەکی و مهاراتی ئەو توێژەرەی کە کارەکە دەکاتن لیکەسکەڵ بەکاربینی خۆماسیەکەی یانیش یەس و نۆ بەتەنێ بەکاربینی مامۆستا بەیان باسی تایتڵ بەپێی تایتڵ پرسیار چۆن دەڵێ بزانم ئەو تایتڵی من چەند پرسیار لە خۆ دەگری بێگومان تۆ کە تایتڵێک دادنی ئۆکەی دەی لیتریچە دەخوێنیەوە کە لیتریچە ڕیڤیوت خوێندەوە چەند بەحسێک لە پێشی تۆ ئەو کارەی کردیە دەزانی ئەوان چەند پرسیاریان دانەیە پرسیارەکان دەبینی هەندێکیان بۆ کۆمەڵگەیت و هەر نابی یعنی 100% ئەوە نابیتن هەندێکیان دەبی بەڵام دەستکاریکردنی دەبێت ئۆکەی کەواتە بەپێی لیتریچە ڕیڤیو بەپێی ئەو زانیاریانەی هەیتر یا بەپێی ئەو هۆکارانەی کە لە ناو کۆمەڵگەیت و بە هۆکاردانرا بۆ ئەو کردارە دایاننووسیەوە اینجا دی پایلەت تێست دەکەی لە پایلەت تێستا دوایی بۆت ڕوون دەبێتەوە هیچ پرسیارێک گۆڕانکاری دەوێت هیچ پرسیارێک دڵیتی دەوێت هیچ پرسیارێک زیادکردنی دەوێت یان پاشی پایلەت تێست یان پێشی دەتوانی بدێتە چەند کەسێکی ئامارنازیان چەند کەسێکی شارەزا لە بوارەکەی خۆت تاوەکو ڕیڤیشنێک بکاتم بۆت بە زیادکردنی پرسیار یا بە کەمکردنی پرسیار دەستت خۆشبی مامۆستا ئالان پرسیارێکی نووسیە بە کورتیەکە جواب بدەینەوە دەڵێ جیاوازی نێوان ریلایبلیتی و ڤالیدیتی فۆر ئە تێست چییە ئەگەر ئەوە با کۆتا پرسیاربی ریلایبلیتی دکتۆر وەکو باسمان کردی ئەمە تێستێکە بۆنەوە بە کڕۆمباغەلفا دەکەین بۆی بزانین ئەو پرسیارانە بە تایبەتی لەو کاتانە بەکاردێنین کە بڵین 5 فاکتەرت هەیە 4 فاکتەرت هەیە یان 3 فاکتەرت هەیە هەر فاکتەرێک لەوانە چەند پرسیارێک لە ناو خۆی دەگریتن دەبی ئەمە بزانین ئەو چەند پرسیارەی کە لەنا ئەو فاکتەرەیە گونجاوە یاننا جاری وا هەیە 4 لە پرسیارەکان گونجاوە بەڵام یەکەچیاننا ئەو یەکەیان یان دەبی ئەمە ڕیڤژن لۆ بکەین لە شێوازی داڕشنەوەی پرسیارێکیانەوەکە یانیش لای بدەین یان پرسیاری دیکە جاروێ زیاد بکەین ڤالیدیتی ئەو هەمومان دەزانی لە بۆ گشتی فۆرمەکە ئەویش لەلایەن چەند کەسێکی مەسەلەن لە بوارەکەی خۆت زیرەک بی یان لە لیتریچە دەخوێنیەوە یان لە بەحسی تر دەیخوێنیەوە
یان هەڵسەنگاندنی بۆ دەکەێت لە چەند کەسی مقیم بە اختصاسەکەی خۆت ڤاڵیدیتی ئەو فۆرمەت بۆ دەردەخات. دەست و چاوت خۆش مامۆستاژار، زۆر زۆر سپاس بە ڕێزان بۆ پرسیارەکانتان. یەک ئیزافەی بەسیط بۆ وتەی کاک دکتۆر ئازاد لە زانکۆی سلێمانی مەسەلەی پایلەت و پریتست بەڕاستی جیاوازن، چونکە پایلەت مەبەستەکەی سێ مەبەستی سەرەکی هەیە. تۆ تەجروبەی ئەو تێستە دەکەی، تەجروبەی ئەو تووڵە دەکەی کە دادنایە، ئەو ئامرازەی دەرناتنایە بۆ سێشت: یەک بزانی کاتەکەی کە بەش دادناوە بەش دەکایان بەش ناکە، دوو بزانی پرسیارەکانە دڕوونە یان ناڕوونە وزوحی تێدا یان ناکلارەتی، سێ و دیفیکەڵتی یعنی وەکو ئیندێکس ئۆف دیفیکەڵتی بزانی زەحمەتە یان هەمووی تێدا نییە لەسەر لەبەر ڕۆشنایی ئەو وەڵامانەی کە لە پایلۆت تستەکە بەدەستت دەگا بۆ دەردەکەوێت کاتەکەت گونجاوە، ڕوونە پرسیارەکانت و ئایا زەحمەتە یان زەحمەت نییە بە جێرەی ئاستی بەشداربووانت گۆڕانکاری دەکەی. اینجا دەچێ مەرحەلەی پریتست و پۆستست ئەگەر هاتوو ئامرازی کە بەکاری دێنی تێست بوو یان ئەگەر کوێشنێر بوو یان ئەگەر ئینتەرویو بوو هەر شتێکی تر. بەنسبەت ئەو پرسیارەی مامۆستا بەیان خاتوبیان کە گوتی چۆن بتوانم لە سەر تایتلەکە بزانم چەند پرسیارم پێویستە، مامۆستا بەیان کە تۆ تایتل دادنەی بۆ ئەوەی بگەیە لەو تایتڵە تو دەتەوێت کێشەیەک چارەسەر بکەیت، کێشەیەکت هەیە دەی ئەو کێشەیە ورد دەکەیەوە بۆ چەند وردە ئامانجێک و وردە پرسیارێک. لەسەر هەر ئامانجێک تۆ چەند پرسیارێک دەکەی، لەسەر هەر پرسیارێک تۆ چەند وردە پرسیارێکی تر دەکەی بۆ ئەوەی بگەیتە وەڵامەکە. ئەوانە دەبنە ئایتم، دەبنە بابەت و با بڵێن بڕگەی ئەو کوێشنەرە و ئەو پرسیارانەی کە دروستی دەکەی، کاتە نەک تەنها بەس لەسەر تایتڵەکە بەڵکو لەسەر ئەو ئامانجانەی کە تۆ دەتەوێت پێی بگەی لەو توێژینەوەیە دەکرێت ئەو بڕگانە هەڵبژێری. من دووبارە زۆر زۆر سپاس بۆ مامۆستا هەژار بۆ بەڕێزان کە لەگەڵمان بوون تا ئێستا، ئەوە نزیکەی سعاتێک و نیو زیاترە، سعاتێک و 40 دقەیە. بە ناوی ئەکادمیای مێگامایند پلس زۆر زۆر سپاس بۆ مامۆستا هەژار بۆ ماندووبوونی بۆ ئامادەیی لەگەڵمان. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز، زۆر سپاس بۆ کاک دکتۆر ڕزگار و دکتۆرە حەمدیە و بەڕێزانی تریش کە پرسیاریان کرد، کاک دکتۆر ئازاد و ئەوانەی تریش کە ئیزافەیان هەبوو پرسیاریان هەبوو. زۆر سپاس بۆ ئەوانەی کە بەڕاستە و خۆ لەگەڵمان بوون لە فەیسبوک ببورن ئەگەر نەمانتوانی هەموو پرسیارەکان وەربگرین بەهۆی کاتەوە. پێشنیاریەوەیان کرد جاری داهاتوو مستەڵەحاتی کوردی و عەرەبی زیاتر بەکاربێنین لە بایت سنتەرەوە ئەوە هاتبوو. سپاس و پێشنیازەکەت وەرگیرا بۆ داهاتوو. زۆر سپاس بۆ ئەوانی لە پشت ئامادەکاریەکانی ئەو وێبینارە بوون، مامۆستا شەماڵ بە پلەی یەکەم، کاک پشتیوان بە دیزاین و فرمێسکان لەگەڵ گروپەکان. دووبارە زۆر سپاس و لەگەڵمان بمێنەوە لە هەفتەکانی داهاتوو لەو وەرزە نوێیە. بەڕاستی چەند بابەتێکی زۆر گرنگمان هەڵبژاردووە کە دڵنیاین سوودی دەبێت بۆ هەمووان. وەکو بەبیرهێنانەوە لە نزیکترین کات هەوڵ دەدەین تۆماری ئەو وێبینارە بە تەواوی لەبەردەستان بێت لەگەڵ سلایدەکە. مامۆستا هەژار ئەگەر دواتر سلایدەکانمان بە بێژنی کۆتایی بۆ بنێری تاکو لەگەڵ لینکی تۆمارەکەش لە بۆ برادران بنێرن. دووبارە زۆر سپاس و ئاگاداری خۆتان بن و شەوتان شەد.